سڵاتان لێبێ و پاشیفتان باش لە هەر شوێنێکن ئەم شەویش با پرۆگرامێکی نوێ و بە کۆمەڵێک بابەتی نوێ لەگەڵتانی بەر لەوەی بچینە تەورەکانی پاشیڤ ئەچینە مووسڵ وەک یەکەم مانگی ڕەمەزان لە دوای نەمانی چەکدارانی داعش لە شارەکەیان خەڵکی مووسڵ لە ڕۆژاوای شارەکە لە نزیک مزگەوتی ڕووخاوی نووری بۆ بەربانکردنەوە کۆبوونەتەوە بەربانکردنەوەکە لەلایەن کۆڕبەندی زانایانی مووسڵەوە بۆ نزیکەی 1000 ڕۆژوان ڕێکخرا. بەگوتنەوەی تەهلیل و سرودە ئاینیەکان لە نزیک منارە تەقێندراوەکەی حەدبا و مزگەوتی ڕووخاوی نووری ئەم خەڵکەی مووسڵ بۆ بەربانگکردنەوە کۆبوونەتەوە. کۆڕبەندی زانایانی مووسڵ هەرچی بەربانگکردنەوەکەی لا ئەستۆگرتووە. مأدبة إفطار جماعية لأكثر من 900 شخص. لەسەر پاشماوەی ڕووخاوی مزگەوتی نووری و منارەی حەدبا بەربانکردنەوە بۆ زیاتر لە 900 کەس لەسەر ئەرکی کۆڕبەندی زانانی مووسڵ کە ڕێکخراوە کە ئامانج لەی پتەوکردنی پێکەوە ژیانی ئاشتیانە و پەیوەندی کۆمەڵایەتیە لە نێوان پێکاتەکانی نینەوە و هاوبەشیکردنی خەڵکی مووسڵی کۆنا لە خۆشی و ناخۆشیەکاندا. ئەوانەی لێرە کۆبوونەتەوە تەنیا بەربانگ ناکەنەوە بەڵکو و ئاهەنگیش بۆ ئازادبوونیان لە زیندانی داعش دەجێڕن کە هاوشێوەی ئاهەنگێکی مەولودە ژمارەیەک دەروێشیش بەشدارن. في وقت ما آتانا هذا الطريق داعش ئەو کاتێ داعش بۆمان هات لە یادکردنەوەی خوا و پێغەمبەر بێبەش بووین لە خوای گەورە دەپاڕینەوە ئەم شارە و خەڵکەکەی بپارێزێت. لە کاتی داگیرکاری داعشدا یادکردنەوەی هەموو بۆنەیەک بە بۆنە ئاینیەکانی شەوە قەدەغە کرابوون بۆیە بەنەمانی داعش لە شارەکەیان خەڵکی مووسڵ دڵخۆشن بە یادکردنەوەی بۆنەکان بە شێوەیەکی ئازادانە. بەڕێزان لە مووسڵەوە چینە کەرکووک چەند کاتژمێرێک لەمەوبەر دوو تەقینەوە لە شاری کەرکووک ڕوویدا بۆ وەرگرتنی زانیاری زیاتریش لەسەر تەقینەوەکان و هەروەها ژماری قوربانیان و ئەنجامی تەقینەوەکە هاوکار و پەیامنێرمان سۆران کامران ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە. سۆرانم کاتت باش و زانیاری زیاترمان بیتێ. بەڵێ دیارە تەقینەوەکان دوو تەقینەوە بۆ لە ڕێگای بۆمبی چێنراوە کە یەکیان لە نزیک مزگەوتی ئەبرار بووە لە شارع قودس و دیارە ئەوەیان کە تەقینەوەیشی گەورە بووە 14 کەس بریندار بووە لەو تەقینەوە و ئافرەتێکش گیانی لە دەستداوە. دیارە ئاماری هەم نەخۆشخانەیە و هەم ئاماری دەستگامیەکانیشە. دیارە بە شێوەیەکی گشتی تەقینەوەی دووەمش کە ڕوویداوە هەر لە نزیک شارع قودس ڕوویداوە کە بۆمبێکی چێنراو بۆ بە هەمان شێوە و دیارە تەقینەوەکان هەردوو تەقینەوەکە لە ڕێگای بۆمبی چێنراوە بۆ جگەلەوەش کە بارپیچی با بڵێن ببورن. تەقینەوەی سێمش دەنگوێەوە هەیە کە تەقینەوەی سێمش بووە لە ناوچەی مووسڵا بەڵام تا ئێستا پشتڕاست نەکراوەتەوەی کە پشتڕاست کراوەتەوە دوو تەقینەوەیە کە یەکیان لە شارع قودسی کەرکووکە دووەمیشیان لە هەر لەو ناوچەیە لە نزیک کۆلێژی پەروەردەیە لە ڕێگای بەغدا. دیارە من ئێستا وڵاتیەکم لەگەڵا بۆی ڕاوسەرنجی وڵاتیان بزانین لەسەر تەقینەوەکان بە شێوەیەکی گشتی ئستا دەگە بێت تێرە فەرموو ئەم تەقینەوەی کە لە کەرکووک ڕۆدەن بەڕایەوە ینی دوای 16 ئۆکتۆبەرەوە بزانم یەکەم جارەکە بەو شێوە تەقینەوەیان دوو تەقینەوە لێکە. پێشێکی بە خێراتنی کەناڵی کەیبستوارەکەین زەحمەتان کێشە بۆم شارە لە مۆزعەیە قسوورتان نیە بۆوان دێشتەیە کەناڵی کەیبستوارە ئاوکاریمان زۆرەکە. ئێمە گلەیمانەیە لە وەزعی ئەمنی بەڕاستی لە وەزعی ئەمنیەمە خەڵکی وەکو خەڵکی شاری کەرکووک بەڕاستی وەزعی ئەمنی ئەمان ناتوانین بیبارێستن. ئەوەی لە خەڵکەکە نیگەرانە زۆر شوێنمانەیە ئێستا فەراغا چۆن داهیان شوێنمانەیە خەڵک دەرچۆ بۆ خۆشی بۆ یاری هیچ وەزعی یەک بەشێکی ئەمنیتیان نییە کە چاو دیێری ئەو خەڵکە بکە. ئێمە داواکەین لە بە وەزعی بەشی ئەمنی چاودێران زیادکەن لە بەشی ئەمنیەکانمان ئێستا لا یەزال خەڵک زۆر نیگەرانە لە مۆزعە. بەڵێ یعنی چی بکرێ بۆ وەڵای چی بکرێەوەیە ئەگەر بتوانن ئێمە حەزمان لەوێ پێشمەرگە بگەڕێتەوە بۆ ناو شاری کەرکووکەوە و لە جاران کاتێک کە پێشمەرگە ناو شار بۆ خەڵک زۆر بە دڵخۆشیەوە لەم شارە بە ئارامیە سوڕایەوە بەس ئێستا نەوەڵا ئارامی نییە. سەیری وەزعیسە ڕەمەزان مەکە
پێشی ڕەمەزان خەڵک لە حوت بۆ هەشت لە ناو شار نامە ئێستا خەڵکەکە بە بۆنەی ڕەمەزان و ناو شارە. سپاس بۆ بەڕێزت. دیارە ئەوە قسەی هاوڵاتیەک بوو لەسەر ڕەوشی شاری کەرکووک و لەسەر تەقینەوەکان کە ئەم شەو لە کەرکووک ڕێیان داوە. سۆران کامەران لە کەرکووکەوە لەگەڵمان بووی، سپاس بۆ زانیاریەکانت. بەڕێزانە چینە تەوەری یەکەمی پاشیڤ و لە بابەتێکی ئاینیدا باس لە مانگی ڕەمەزان و گەورەی ئەم مانگە و هەروەها زۆر جار باس لەوە کرێت کە ئامانج لە مانگی ڕەمەزان یان بە ڕۆژووبوون ئەوە نییە کە مرۆڤ تەنیا بە ڕۆژوو بێت و خۆی لە خواردن و خواردنەوە بەدوور بکرێت. ئەگەر وایە ئەو کاریگەریانی کە لەسەر مرۆڤ و مرۆڤایەتی هەیەی چییە؟ بۆی ئێمە قسەی زیاتر لەسەرم بابەتە بکەین لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا عومەر چنگیانی و تەرخەن لە مزگەوتی خەدیجەت الکوبرا لەگەڵ ئێمە ئامادەیە. مامۆستام کاتت باش، زۆر بەخێر بێ. سەرەتا پرسم مانگی ڕەمەزان خۆ بە دوورگرتنە لە خواردن و خواردنەوە؟ بسم الله الرحمن الرحيم. خوای گەورە لە سوورەتی بەقەرەدا کە باسی ڕۆژوو دەکا کە فەرزەکە لەسەر مسلمانان، ڕۆژوو لە مانگی ڕەمەزان کە فەرز کرا لە ساڵی دوی کۆچیە بە پێویستی ڕا لەسەر مسلمانان بە ڕۆژوو بن، واتە 13 ساڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەککە بوو، ڕۆژوو بە پێویست نەجێڕابوو. لە ساڵی دووهەمی بوونیان لە شاری یەثریب کە دوایی ناونرا شاری مەدینەی منەوەرە یا مەدینەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە پێویست گێڕا کە لە ساڵەیە مانگێک بە ڕۆژوو بن کە پێ ئەوترێ مانگی ڕەمەزان. هەر ئاەتەکەی قورئان صریح خۆی کە پێمان دەفەرمێ کوتیبە عەلەیکم الصیام کەما کوتیبە عەلی الذین من قبلکم، بۆ خۆی لە ئاەتەکە پێمان دەفەرمێ سڕی ڕۆژوو چییە؟ لەعەلەکم تەتەقون، بۆ ئەوەی ئێوە بەهۆی ڕۆژووەوە لەو کەسانە بن کە خۆپارێز دەبن، بەڵام نافەرمێ لەعەلەکم تەتەقون من ماذا، خۆتان لە چی بپارێزن. هەر بوارێک لە زمانی عەرەبیە ئێمە فێری ئەوە بووین، بە زمانی فقه و ئوسولی فقیشا فێر بووین لەم بوارانەدا کە ئەو نەکیرەیەتی ئاوا بەکارەهێنرێ بەرفرەیە و بەرینە، کەوا بوو لە هەر شتێک کە ئەم شتە لەگەڵ مرۆڤی مسلمانە و عەقیدە خاوێن و وابەستە بە ئاینی ئیسلامەوە نەگونجێ ئەبێ ڕۆژوو ئەو مرۆڤە لەو شتانە بگرێتەوانێ کە لەگەڵیان ناگونجێ. چۆن لە باسی نوێژە ئەفەرمێ ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر والبغي، نوێژ مرۆڤ دوورە خاتەوە لە خراپکاری، لە ستەمکردن، لە تەعەداکردنە سەر خەڵک، بەڵام لە ڕۆژوە بە لاسیکی ئەکشێ ئەڵێ تەتەقون، بۆ ئەوەی لەوانە بگەڕێن کە ئەهلی تەقوا، کەوا بوو هەر شتێک تەقوای تیانە بێ باش شەکڵەکەیشی عیبادەتی پێوە دیار بێ، خودی ئارمانجی عیبادەتەکەی نەپێکاوە. بۆیە لە ڕوونکردنەوەی ئەو دەقەی قورئانە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێ ئەگەر کەسێک خۆی لە قسەی خراپدانە پاڵ خەڵک، خۆی لە دووزمانی، خۆی لە داوێندۆڕی، خۆی لە غیبەتکردن، لە پاژمرە قسەکردن لەبارەی خەڵکەوە نەپاراست، خوا ئیشی بە خۆپارێزی ئەو تاکە نییە کە خۆی برسیەکە یا خۆی تینوەکە. دەرسەکان زۆرن کە دەبێت لە ڕۆژوو فێری ببین. بینە سەر کۆمەڵگەی خۆمان، لە کۆمەڵگەی ئێمە زۆر کەس جۆمان لێ ئەبێت ئەڵێ لە ڕووی تەندروستیەوە باشە بۆ بە ڕۆژوو نەبم، یان هەندێک جار تەنیا وەکو ئەوەیە کە خەڵک بڵێن بە ڕۆژووە بۆ ئەوە بە ڕۆژوو ئەبێت. ئەم کەسانە جگە لەوەی کە ئەرکە ئاینیەکە بەجێ ناگەێنن لەو ڕۆژەوە کە تەنیا بۆ مەبەستێکی تایبەت بە ڕۆژوە بن، ئایا ڕۆژوەکەیان قوبوڵ ئەبێ؟ با ئەوە بزانین ڕۆژوەکو نوێژ نییە. نوێژ دەکرێت لە پێشاوی خەڵکە بیکەی بۆی بزاندێکەوە نوێژەکەی، بەڵام ڕۆژوو شتێکی نهێنی نێوان تاک و خوایە. دەتوانێت وا دەربخا بە ڕۆژوە بە ڕۆژوش نەبێ، دەشتوانێت وا دەربخاکەوە بە ڕۆژوە و بەڕاستیشە بە ڕۆژوو بێ، دەشتوانێت بە ڕۆژوش بێ و نەیشیڵێ. ڕۆژوو شتێکی زۆر تایبەتیە، بەڵام ئەگەر کەسێک نوێژ لە پێشچاوی خەڵکەوە نەکا حکمێکی فقی هەیە، ئەڵێن ئەم کابرایە نوێژ نەکەرە چونکی نایبینێ کەس نایبینێ نوێژ بکە. بەڵام ئەگەر کەسێ ڕۆژووی گرت و قسەکەی ئەو بوو بەوە ئەها بە ڕۆژوم، ئەمە لە پاداشتی ڕۆژەکەی دێنێتە دواوە نەک بەرەو پێشی بەرێ. لە قۆناغی دووهەمی قسەکەیە ئەوەیە کەوا بوو ئەگەر کەسێک ڕۆژۆکەی بۆ ئەوە بوو وەکو چۆن پیرەمێر دەڵێ چاو لێکەریە هەموو نوێژی کورد هەر بۆ ئەوەیە بڵێن نوێژمان کرد، ئەگەر ڕۆژۆکەیشی بۆ ئەوە بێ پێی بوترێ بە ڕۆژووە نەک ڕۆژوو
نەک نوێژ هەر پەرستنێک لە پەرستنەکان کە تایبەتە بە تاک بۆ خۆی ئەجێبەجێەکە ئەگەر بە داوەموویەک بەشی مرۆڤی تێکەڵ کرد ئەبێ بە هاوڵ پەیداکردن بۆ خوا ئەبێ بە شیرێک ئەو کاتە وەکو حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێ حەدیثێکی قودسیە کە خوایان دەفەرمێ ئەگەر بەندەکانی من کارێکیان کرد لەو کارانەی تایبەتە بۆ من بەشی خەڵکی تریان تێکرد ئەوەی بەشەکەی خەڵک بۆ خۆیان و خەڵکەکە سزایان ئەدەم لەسەری بەشەکەی کە ناوی منیشان لێناو ئەویش هەر بۆ خەڵکەکە ئەوان و شەریکەکانیشان پێکەوە ئاوێتە دەکەم و بۆ دۆزەخیان دەنێرم عیبادەتی ڕۆژوو تایبەتمەندیەتەکەی ئەوەیە نێوان تۆ و خوایە گرنگێتەکەی لەوەدایە خوای گەورە زۆربەی شتەکانی کە مرۆڤ جێبەجێی دەکا پەرستنەکان پاداشتی دیاریکراوی بۆ داناوە چۆن لەوێ ئەفەرمووی لەعەلەکم تەتەقون لەو لایشەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ خوایان لەبارەی ڕۆژووە ئەفەرمێ ئەسەوم لی وأنا ئەجزی به ڕۆژوو بۆ منە و من دەزانم چ پاداشتێکم بەداناوە من دەزانم چ پاداشتێکم بەدانەوە هەر لە ئاەتەکانی سوڕەتی بەقەرەیە کە باسی ئەو کەسانە دەکا بۆیان هەیە بە ڕۆژوو نەبن بۆیان هەیە بە ڕۆژوو نەبن لەبەر هۆکاری نەخۆشی درێژخایەن یاخود کەوتونەتە سەفەرێکەوە لەگەڵ ئەوەی شا کۆتایەکەی پێڵێ لێ وأن تصوموا خير لكم ئێوە پێ نازانن ڕۆژوو چ پاداشتێکی هەیە و چ گرنگیەکی هەیە لای من ئەگەر بە ڕۆژوو بن بۆتان باشترە ئەگەر بە ڕۆژبوون تایبەتە بە خودی مسلمان و خوای گەورە یان ئەو کەسەی بە ڕۆژوو ئەبێت زۆر جا لەناو خەڵک بۆ ئەپرسن بە ڕۆژوت یا بە ڕۆژوو نیە ئەمە پەیوەندی بە خەڵکەوە هەیە کچەکەم بە ئێمە ڕەمەزانە هەستی خەڵک بریندار نەکەین دەنا من وەکو مەرچنگانی ڕاشکاوێتەکەم دیارە لە هەر شوێنێک بم ئەوە ئەمڕۆ ئێستا نووسیوتانە وتار خوێنی مزگەوتی خەدیجەت الکوبرا ڕاستە ئیمڕۆ من ئەو بەخۆبەخش ئەو ئەرکەم وەرگرتووە بە شەرەفەوە و ئینشاءڵڵا خوای یارمەتیم بە بتوانم بیبم بەڕێوە کە ئێمڕۆ یەکەم وتاری هەینیم تێدا خوێندەوە بەردەوامیش دەبم ئینشاءڵڵا ئەنەکاری سەرەکی من ئەوە نییە دەمێت بڵێ من هەموو جارێ من بە ڕاشکاوی قسەی خۆم دەکەم بە هەستی مسلمانان بریندار نەکەین دەنا ئەگەر ئێمە وەکو دەقەکانی قورئان تەماشای بە پەرستنەکان بکەین کە جێبەجێ دەکرێ ئێمەی کورد لاساییە زۆربەی شتەکانمان کە ئەو شیعرەی پیرەمێردم خوێنەوە چاولێکەریە هەموو نوێژی کورد هەر بۆ ئەوەیە بڵێن نوێژمان کرد زۆربەی ئەوەی کە ئێستا دەیبینی دیاردەیەکە وەکو دیاردەیەکی لێ هاتووە دەنا خێرە نهێنەکان زۆر زۆرترن کە لە ڕەمەزانە مرۆڤ دەرسی لێ وەربگرێت و هیچی لەسەر بکات کە هەر لێرەدا ئەگەر دەرفەت بدەیت بە مامی خۆت یەکێ لەو ئەرکە گرنگانەی و ئەو دەرسە گرنگانەی ئەو وانە پێویستانەی لە مانگی ڕەمەزانە فێری دەبین یەکێ لە ڕوکنەکانی ئیسلام فەرزی زەکاتە لەسەر خەڵک بەڵام هەر کەسێ پارەی نەبوو مڵکی نەبوو دەتوانای نەبوو زەکاتی لەسەر نییە کەچی هەموو تاشێکی مسلمان لە ڕەمەزانە زەکاتێکی لەسرە کە پێ ئەوترێ زەکاتی سەرفیترە ئەم زەکاتی سەرفیترە تەمەنی من ئێستا 65 ساڵە ماوەیەکی زۆری تەمەنم بۆ خوێندن لە سعودێش یاوم مەکەش یاوم لە مەدینەش یاوم لە خزمەت مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم شەرەفیەوەم پێبراوە لە خزمەت ئەو مامۆستایانە خوێندومە و کۆلێم تەواو کردووە و هەموو ڕۆژێکی زیارەتی قەبری پێغەمبەرم کردووە صلی الله علیه و سلم بەهرەمەند بووم لە زۆر شت لەوێ لەو زانایانە ئەو حاڵەتی سەرفیترە تەمەشاکردنەی کە لە ناو کووردا بەم شێوەیە متمانە دەبێ لە هیچ وڵاتێکی تر ئەم وەزعانیەکە هەیە بۆچی مەسەلەن لاساییەکی بێسنوور تێنەگەیشتنێکی بێسنوور لە هەدەفی سەرفیترەکە سەرفیترە بریتێ لەوەی هەر تاکێکی مسلمان لە 12 مانگی ساڵەکەدا لە هەر ڕۆژێکا چەند ژەم خواردنی خواردووە بە کەیفی خۆی لە شەو ڕۆژی جەژنە داوای لێ ئەکرێ بەقەت ژەمێکی هەموو ساڵەکەی یەک ژەمیان بدە لە ڕێخوایە کەچی ئەبینی کورد تەلەفۆن بۆ منەکە 5 جۆر تەلەفۆنم پەیوەندی ئەنتەرنێتەکە مامۆستا ئەکرێت 3000 بم ئەرێ 2000 بم ئەرێ 1000 بدەم دەکرێت بیان بە کچەکەم شووی کردم بە خودای زۆر گوناعە دەکرێت بیدەن بە کوڕەکەم بەخوا کاسبینێ مەعاشەکەی دواکەوتووە هەمووشی بریتێ لە چی ژەمێ خواردن تۆ 12 مانگە بۆ خۆت ئەخۆیت و ئەخۆی تەوانێ ژەمەکان خۆت دەزانی چۆنت بردوۆتە سەر خی گەورە لێی ئەوێت تۆ لێرەدا هەست بکەیت ئەم فەرزی زەکاتە جێبەجێ بکەی بۆشیش جێبەجێ بکەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم حکمەتەکەی داناوە دەفەرمێ ئەغنوهم عن الطواف ليلة العيد بێ هەژارەکانی ناو کۆمەڵگەتان لە شەو ڕۆژی جەژنە وا لێ بکەن پێویستیان بە لە دەرگای خەڵکدان نەمێنێ
داوا نەکەن لە خەڵکی ئەمەش بەچی دەبێ بەوە نابێ کە تۆ بڕۆیت سێ چوار مشتگەنمی بۆ بەری یا سێ چوار مشت خورمایی بۆ بەری یا سێ چوار کیلۆ برنجی بۆ بەری نەفەری 3 کیلۆ برنج یاچی ئەمە کە پێ ئەوترێ خوت بەمە ئەبێ عقلیەتێکی مەقاصیدی شەریعە لەرەیە تێ بگەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێت دەفەرمێ هەژارەکان لە سوڵ بخەن لە خواستن بخەن یعنی شەوێ جێژن کە جێژنی موسڵمانانە لە دوای 30 یا 29 ڕۆژ بە ڕۆژوو بوون دڵخۆشیێکیان هەیە بە جێژنەکەیان یەکسانیەک لە نێو کۆمەڵگایە دروست بکە کۆمەڵگەی موسڵمانانە یەکسانیەک دروست بکات بگاتە ئەو ئەندازەی هەژارێک لە شەو ڕۆژی جەژنە خۆراکی سەر سفرەکەی فەرقی نەبێ لەگەڵ خۆراکی زەنگینێکی دراوسی ئەمە حکمەتەکەیەتی بەڵام وەرە تەمەشای ئەمە بکە لە ناو کورتەوالیە بووە بە چمەس هۆکاری نەگەیشتنی ئەو پەیامە بە خەڵک بۆ چیە گەڕێتەوە پێم وانە نەگەیشت بێت بەڵام ئێمە ئەی بۆ جێبەجێ ناکەن ئەمە کێشەکەی کچەکەم ئەمە کێشەکەیە هەموو ئەمەسایەکی ئاینی کە ئێستا ئەگەر کەسێ بە هەبێ دەرفەتی هەبێت جۆ لە من بگرێت چاک دەزانێ پێش ئەوەی نوێشدا بەسێ بە خەڵکەکەڵێ ڕێک بێسن ڕەحمەتی خواتان لەبێ دوایش کە سەلامی یایەوە خستێتە سەر پێ بزانێ ڕێک وێستاون ئەبینێ قاچیان چۆن هاتووە یەکیان چۆن بۆ پێشەوە یەکیان چۆن هاتووە بەدەوە چونکی حەز بە یاساکردن لە نێو تاکی کووردا من نەخۆشیەکە تەنیا ئەوەنێ کە لە مزگەوتە حەز بە یاساکردن ئەگەر لەسەر جادە ڕۆیشتی گەنجێکە بینی بتڵێکی هەڵا پاکەتێکی هەڵا شتێکی هەڵا ڕای بگرە مرور ڕای بگرە بزانە ئەوە یەکێک نیە لەوانەیە لە ئەوروپاوە هاتوۆتەوە کە قسەشەکە هەزار قسەی دروست زل بووەکە لەبارەی ئەوروپاوەکەەوە پچەند پاک و خاوێن و چۆن یاسا ڕاگن و کەچی خۆی لێرە بتڵەکە لەسەر جادە فرەیە و گوێنە بە نیشتیمانەدا من لە ڕۆژانە شتێکم بڵاو کردوانێت فەلسفەیەکم بڵاو کردوانێ ئەڵێم ئەو کەسەی حەدیقە و باخچەی ماڵەکەی خاوێنتر بوو لە ڕاگرد لە باخچەی گشتی ئەو ئینسانە نیشتیمانی خۆش ناوێت ئەو نوێژ خوێنەی چووە مزگەوت دەستنوێژی گرت ئاودەس و شوێنی دەستنوێژەکانی مزگەوت و پاک و خاوێنی لەوێ ڕانەگرت و ماڵەکەی خۆی ڕاگرت ئەو مزگەوتی خۆش ناوێت درۆ ئەکات نیشتیمانی خۆش ناوێ ئەویان مزگەوتی خۆش ناوێ ئەو کەسی کە سواری پاسی گشتی بوو سواری ئۆتۆبیس بوو و هەوڵیدا لە کورسەکانی نووسی ئەو قوتابەی کە نووسی پەروەردەکەی سەقەتە ئەو کارمەندەی کە لە دایرەکەی خۆی ژوورەکەی کە بەجێ هێچ کارەباکەی نەکوژانەوە تەلەڤیزیۆنەکەی نەکوژانەوەنێ درۆ ئەکا نیشتیمانی خۆش ناوێ ئەمە پەروەردەیەکی سەقەتە عەرەب هەیانە ئێمە هەمانە فارس کەمباختر هەیانە تورک لە ڕووی ئەم سەقافەتەوە ڕەنگە تۆزە لە ئێمە پێشکەوتوتر بن لە دەوڵەتداریە مەمەیتر جانیبێکی ترکی کە من لەگەڵ یانە ئیشکالیەتم هەیە ئەمە شتێکی ترە بەڵام لە دەوڵەتداریە ئەوان خاوێنترن بەڵام دراوسەکانی ترمان کە عەرەبە هەتا بڵێ پیسوپەڵۆخن و هەتا بڵێ ناپاکن بەرامبەر بە نیشتیمان ئێمەش تاکی کورد بە دەگمەن نەبێ ئەم ناپاچیە بەرامبەر بە نیشتیمان لە ڕۆح و خوێنی ئەم خەڵکایە ئەجا هەر بۆ یەکیش وای داهاتووە هەموو بوارێک کە دەستی تێدەی بوارە دینەکە دەستی ئەدەی زۆر خراپە هەموو شتێک پێویستی نەقدی پێویستە و چارەسەری پێویستە ئەم چارەسەرش هەرکی مامۆستا ئاینە بیڵێ وتوویەتی ئەیڵێ وتوویەتی بەڵام عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبێ قسەیەکی هەیە ئەفەرمێ خوای گەورە بەهۆی دەسەڵات و هێزەوە ئەو شتانەی کە دەیجەسپێنێ بەهۆی خوێندنەوەی قورئانەوە نایجەسپێنێ بەڵێ بەڵێ پرسیارێکی تر هەر لەسەر سەرفترە بەر لەوەی تێپەڕێ زۆر کە سەڵێ باشە ئەوەی هەژارە یان فەقیرە توانای نییە بۆ چیە بێ سەرفترە بابا ئەو نەیە یان لە ئاینی ئیسلام وا دابنرایە زۆر جار ئەمە پرسیارەیان لە ناو خەڵکە ئەگەر ڕوونی ڕاست دەکەی کچەکەم ئەگەر بەم سیرکردنی ئیسلامە بێت کە خەڵک تەطبیقی ئەکا ئەو پرسیارە جێی خۆیەتی بەڵام بەو سیرکردنی ئیسلامە بێت کە من ئەیڵێم کە دەقەکان دەیڵێن ئەو پرسیارە جێی خۆی نابێتەوە ئێستا تۆ حەقتە ئەو پرسیارە بکەی هەژار کە لە گەڕەکەکە هەیە بۆ ئەبێ سەرفترە بە بەڵام من پێ دەڵێم من هەژار لە شەو ڕۆژی جەژنان نابێ دەقەکە پێم دەڵێ هەژار لە شەو ڕۆژی جەژنان نامێنێ بەڵکو ئەوەندەشی زیادە ئەمێنێتەوە ئەویش لە بەشەکەی کە خۆی وەریگرت و ئەیدات بەڵام بەم پێوەرەی کە خەڵک لی تێگەی ئەستان کورد زەکاتی سەرفترە نادا ئەوەی کە ئیدا گاڵتە بەخۆیەکە زوربەی ئەمە بە هەموو کەسێک سبێنێت لێم بکە بە هەرا بزانێ من قسەیەکی وام کردووە کە توانای ئەوەی هەبوو کە تاکەکە ئەمەندە ڕووخا بوو تەلەفۆن بۆ منەکە لە ئەوروپاوە مامۆستا ئەوە لەوێ چەندیان داناوە کاکی من لەوێ چەندیان داناوە تۆ کاتێ ئەڕۆی بۆ ناخواردن ژەمێکی ناوەندی خۆت چەند یۆرۆ خەرجەکەیت
لەگەڵ خێزان و ماڵتە چەند یۆرۆ خەرجەکەی کە ڕۆژ ژەمێکە خۆی لە خواردنگەیەک تۆ لەوێەوە تەلەفۆن بۆ منە کاسی ئەی توخوا مامۆستا دایک و باوکم لە کوردستانم سەرفێترەکان بۆ بنێرمەوە دروستە پێت شەرم نییە کوڕێک پێی شەرم نییە دایک و باوکی هەژار بێت ئەم نانی هەبێ بیخوا دایک و باوکیشی مستحقیەوە بن زەکاتی بدرێتێ هەموو فێڵ و فەرەجەیە جاران عیب و عارێکی تر هەبوو ئێستا خەریکە و دیاردەیە نامێنێ مەلایەک یاخود کەسێک لە تورەکەی کە تۆزێک گەرنمی دانا کابرای خەڵکی گەڕەگە چوە بەردەمی مەلاکە بەردەمی کەسەکە پێی ئەوە ئەم گەنمەم دایتێ بە هەدیە ئەیدا بە کابراهی مەلاکەی ئەویدا بەو ئەو کەسەکەی ئەویدا بەو ئەوی قبول مەکرد دوایڵەوە ئەم گەنمەم دایتێ لەسەر فترەی فڵان کەسی کوڕم یا کچم ئەویش قبوڵیە کرد ئەوە دامیتەوە بە قارەسەوە ئەم حێلە و گەواڵەیە والله خودی محەممەد المستەفا صلی الله علیه وسلم زیینگو بێتەوە لە فەرەزان ئەو حاڵەتە ببینێ ئەڵێ واللهی ئەو قسەی من نەبووە واللهی ئەوە دینی من نەبووە ئەمەتان لەکەوە لە چکان مەمدینەوە باش دینی کوردەواری دینێکی کولتوریە دینی وابەستەی نییە بە قورئانەوە پێویستیمان بەوە هەیە بە هەموو بوارەکان لە بواری کە وەعز دەدەین کە ئامۆژگاری دەکەین چ لە دوانگەی مزگەوتەکان بێ چ لە کەناڵێکی وا بێت وەکو بەرنمەیەکی لەگەڵ کچێکی وەکو جەنابەت و برازایەکی خۆما بێ کە ئێمە دابنیشین خەڵک بانگ بکەینەوە بۆ خودی قورئان با باشی لە قورئان تێبگەین ئەو وەختە ئەو ڕخنانەی کە لەسەر زاری جەنابەت لە باتی خەڵکەوە بۆ منی دەگوێزیتەوە ڕخنەکانی جێیان نابێتەوە بەڵام خەڵک باسی ئیسلامم بۆ بکە کە واقعەکە چۆنە ڕاستەکە پرسیارەکە بۆچیە بێ هەژار زەکات بدا بەڵام پێ دەڵێم کە هەژار بەهۆی سەرفیترەوە لە شەو ڕۆژی جەژنا هەژاری محتاج نامێنێ ئەو دەرەجە احتیاجی کە شەو ڕۆژی جەژنی پێ نەکرێت زۆر جار ئەڵێن ئێستا کوا فەقیر هەیە خەڵک هەمووی وەزعی باشە ئایا بەڕاستی وایە ئێستا ئێمە خەڵکی فەقیر و هەژارمان نییە مامەگیان باش شتێکە پێ بڵم باوکە لە زەکات کە یاسایەکی ئیسلامە پێی دەوترێت زەکاتدان بۆ هەش کەس دانراوە هەش سینف هەش جۆر دانراوە لە سوڕەتی تەوبەیە خوای گەورە بۆمان باس دەکا ئەو خەڵکەی کە دەستنیشان کردووە بەڕیزبەندیە لە یەکەوە ناچی بۆ دوو تاوەکو یەک تەواو نەبێت لە دووەوە ناچی بۆ سێ تا دوو تەواو نەبێت ئەفەرمێ ئینەمە الصەدەقات للفقراء یەکەم شت زەکات بۆ ئەو کەسانەیە کە فەقیرن فەقیر بریتە لە چی لە پێناسەی فقێکەیە ئەو کەسەی هیچ داهاتێکی نییە ئەمە پێوترێ فەقیر لە کۆمەڵگەی ئێمەدا بە هەزاران کەسمان هەیە کە هیچ داهاتێکی نییە هیچ داهاتێکی نییە من بەداخۆتەمانەوە 2 ساڵە بۆ خۆم بەرنامەم ڕاگرتووە لە تەلەڤیزۆن وشتووە و ئەو ساگرە کەناڵی زاگرۆس پێشکەشم دەکرد پارەکە هەر ڕامگرتووم ساڵی شەو خۆی زاگرۆس وەکو شەکری ناوچە تواوەتەوانە لە کوردستان تیڤیا و بۆ بە شتێکی تر هەر بەرنامەکانیان عەرەبیە من 2 ساڵە ڕامگرتووە ئەوسا کە بەرنامەم هەبوو زیاتر ئاشناییم بە خەڵکە هەژارەکەەوە هەبوو خەڵک خێر و زەکاتی دێنەوە مثال فەقیرەکان تەلەفۆنەکەم وڵی کەستە یاسە هیچی بۆ نەهێناوە مێنا من لە خزمەتانم ئەو هەژارانەی کە لە کۆمەڵگەی کوردەواریە هەبوون پێش 3-4 ساڵ ئەوەی کە پێش 3 ساڵ پێش ئێستا هەژار بوو ئێستا لەژێر سفرەوەیە ئەوەی کە پێش 3 ساڵ پێش ئێستا هەژار نەبوو بەڵکو میسکین بوو کە قۆناغی دووهەمی زەکات پێشیاوە مسکینیش بریتە لە چی بە پێناسە فقێکەی ئەو کەسەی داهاتێکی هەیە و بەشی ناکە پێشمەرگەت مسکینە کی داهاتەکەی بەشی ناکە مامۆسایەکی سەرەتایی مسکینە مامۆسایەکی قوتابخانە مسکینە کارمەندێکی حکوومەت کە موچەکەی بەم چاقەڵفیچە ئەدرێتەکەی درێتێ بە شەرمایەکە معاشەکەی دەوی جێسەش نازان یەک کارمەندنی ئەمڕۆ لە کوردستانە بزانە ئەو معاشەی وەریگرتوی مانگی کەیە نازان هیچ کەس نازان مانگی کەیە وەریەگرێت جارێکیان ئەو کابرا و قژن درێژەکە ئاشتی هەورامی هینی کرد وتی ئێمە معاشە دەین تو خۆیان نەزانەی مانگی کەیە جۆگە لە هیچ نییە ئێمە معاشە دێن و خۆی ئەزانێ مانگی کەیە خۆی حسابی خۆی بکە فعلا ئێستا ئەو خەڵکە کەس نازانێت معاشەی کە وەریەگەری مانگی کەیە ئەوەی کە پێرارەکە میسکین بوو ئێستا فەقیرە ئەوەی پارەکە فەقیر بوو ئێستا لەژێر حاڵەتی فەقرەوەیە ئەمەش دووبارە هەڵەیەکی تری ئەدای زەکاتە لە زەکاتە یەکێ لە مەرجەکان ئەوەیە کاتێک کە زەکات دەدرێ بە فەقیرێک بە هەژارێک کە هیچی نییە یان بە مسکینێک داهاتێکی هەیە و بەشی ناکە ئەبێ ئەو قسەیەکی فقهیمان هەیە یاسایەکی فقهیمان هەیە ئەفەرمێ ئەبێ کیفایە بێ واتە لە حاڵەتی خۆی دەربکە من بەڕێزێک هەیە لەناو ئەم دەسەڵاتی سیاسیەیە کە خەڵک ئێستا ناوی نابم تەمان پارێزگاری یەکەم لە بەرخوا بەر لە 4 ساڵ
ڕۆژێ تەلەفۆنی بۆ کردوتی یەک فەقیرم پێ بڵێ ئەمەوێ لە حاڵەتی سفرەوە ڕزگاری بکەم لە حاڵەتی سفرەوە ڕزگاری بکەم پێنەکەت فەقیرەکەم بۆ دەستنیشان کرد لە حاڵەتی سفرەوە خانوویەکی بۆ کڕی و سیارەی بۆ کڕی و دوکانێکی بۆ تەرتیب کرد و وتی مامۆستا ئەمەم چاکردەوە وتم هەموو زەنگینەکەمەی بکردایە ئەم زروفەمان بەم شێوەیە لێ ناهات فەقیر مسکین کە کاتێ زەکاتی دەدرێتێ ئەبێ زەکاتەکە بە شێوەیە بدرێت لە حاڵەتی فەقرەکە دەربکرێت ئێمە ئەچین 10,000 بۆ بە 5,000 بۆ بە هەندێک لە زەنگینەکان شانازی بۆ ئەکا ئەوەی پێخۆشە لەزەت لەوە ئەبینێ ئەی خاتە زەرفەوە 25,000 10,000 و خەڵک دێت لەبەر دەرگاکەیە ڕیزە بێ چێژ لەمە ئەکا چۆن مناڵێت چێژ لەوە ئەکا بەردەگرێت هەیە پارەکەشی زۆرە بەس دابەشێکا بەسەر چۆن مناڵێکە بۆقەکان بەردیان تێگرێ بەڕاستی ئەمرن بەڵام چێژ لەوە ئەکا وەکو یاریەکە ئەم چێژ لەوە ئەکا کە چای بە فەقیرەکانەکەوێ پابوریان بەستووە لەبەر دەرگاکەیە ئێمە چۆن نوێژەکەمان چاولێکەریە زەکاتەکەش تێی نەگەیشتوین ئەبێ مؤسسات هەبێ زەکات وەربگرێ زەکات بەرێ بەڕێوە ئەبێ دەستگای شەهیدی کوردستان بەشێ بە لەو مؤسسانەی خەڵک زەکاتی بۆ ببە ئەبێ سندوق هەبێ سندوقەکە لەلایەنی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و یەکێتی زانایانەوە ئیدارە بکرێت زەکاتەکەی بۆ برێ دوایی ئەمە کۆ بکرێتەوە ناوی هەژارەکانیان لەلا بێ و نابێت تۆ بەخز فەقیرەکە بڵێ ئەمە زەکاتە هەست برین دادکردن نیە لە ئیسلامە چجا ئەمە ئێمە کاکەەوە زەکاتم لێ وەربگری لەبەرخوا منەتی نییە ئەوە من هینی خوایە بۆ دێم کورە دە چاوت دەریەمە هێنە دەمەی مل ماسی ئەمە ئێمە عیبادەتەکانمان پێویستی بە عادە نەزەر هەیە بەڕاستی چۆن کوردایەتی هەموو بۆتە مەهزەلە و بۆتە خۆفرۆشی و وڵات فرۆشی و جاشێتی بۆ مەساڵحی پچکۆلێ حیزبایەتی دینەکەش لە عینی بابەتە وانەزانی ئەوەی کە کوردایەتی و دۆڕاند و خەریکی سیاست و حیزبایەتی و جاشایەتی و وڵات فرۆشیە ئەوانش کە ئیماندارێتەکە دەبن بەڕێوە ئەوانش ئاگایان لە خودی قورئانەکە مابێت نا هیچ ئاگای لە خودی قورئانەکە نەماوە ئەگەر ئەوەی کە قیادەکە ئەبا بەڕێوە ئاگای لە خودی قورئانەکە نەمابێ ئەوانش چاویان لە دەمی ئەوانە فەقیرە چی بکە ڕۆژانە چەند تەلەفۆن ئێستا بۆ من دێ لەسەر یەک مەسئلە کابرا سەرسام ماوە نازانێت چی بکە خشڵی ئافرەت پێڵکا کە خشڵی ئافرەت زەکاتی لێ بدە ئەگەر گەیشتە بیست مسخاڵ نا مامۆستا فڵان کەس وتی ئەی مامۆستا تۆ هەموو مەلای کوردستان کاتێک کە ژنێک مارەکە لە کاتی مارەکردنەوەی کچی خۆم تۆ ئاگا لە خۆت بێ با لە 19 مسخاڵ زیاتر نەبێ ئەینا زەکاتی یێتە سەر ئەی باشە دوایی بۆچی ئەڵێ خشڵەکەی زەکات هەر ئەو مارەیە نێ کە بووە بە خشڵ خشڵ شتێک نییە و مارەی شتێک بێ لەسەر ئەندازەیەک زێر ئەو ئافرەتە مارە کراوە و بۆی کراوە بووە بە خشڵ تەواو خشڵەکە مارەکە یەک شتە لە پێش ئەلکاتی مارەکردنەکە پێڵە با لە 19 تێپەڕنەکە بۆی زەکاتە لەسەر پێویست نەبێت کەچی دوایش لە 20 تێپەڕی و جاری وایە بێ بە سەش و زەکات وەڵام جارێکە خانمێک تەلەفۆنی بۆ کردم خوا پاداشتی باتەوە طبعاً من وەک باسەکە یەکەم لە ناوی دەبم خانمێک تەلەفۆنی بۆ کردم خەڵکیەم باشووری کوردستان بوو لە ئەوروپاوە وتی مامۆستا خشڵی خۆم تەلەفۆنم کردو تویان زەکاتی لەسەر نییە خشڵم هەیە زەکاتی لەسەر نییە جەنابەت چ دەڵێ خشڵەکە چەندێکە دادا تو وەڵام مامۆستا 9 کیلۆیە 9 کیلۆیە وتم خاتون تخوا قسێگەکەم لێم عاجزمە وڵا عاجزیش بخێروسیا فەرموو وتم تۆ لادێ و بینیەوە تیارە وڵا خەڵکی فڵان گوندم وتم هێستر و بارگیر وشتە بینیوە وتی بەڵێ وتم هێستر و بارگیر ئەگەر 9 کیلۆ زەنگوڵەی پێوە بکەیت توانێ باربەرێ و بڕوا بڕێەوە تۆ 9 کیلۆ زێڕەکەی بەخۆتەوە نەوەڵڵا خۆ ناکەم بەخۆمەوە هەر لە هەر شتێکە حەزم لێ کردووە هەمە بەس وتوانە چونکی خشڵە زەکاتی لێ نادرێ ئێمە هەموو شتێک بۆتە فێڵ و فەرەجە هەموو شتێک بۆتە فێڵ و فەرەج دەبینی تەلەفۆنم بۆکە لەبارەی زەکاتەکەەوە دەی مامۆستا زەکاتەکەم ئەوەیە دە باشە تخوا مامۆستا حەیب نەبێت کچەکەم مردی کردووە مێردەکەی بەخوای ئیشی نییە بەڵێ باشە ئەی کچەکەم بەخۆمە ئەوە دادە تۆ بڵێن کابرای گوتیان خێری ناکرد باشە بۆ خەڵک بەم نەڵێ ڕزیلت و خێر ناکە خخوای لە ڕێی خخوای ئەم هێنا ئەخۆم ئەم پاروا خۆم تۆ دەوێت لە گیرفانی ڕاستە بۆ گیرفانی چەپ و ئاڵوێڵی پێ بکەیت و ئاڵتم ساڵتمی پێ بکەیت بە فێڵ لە خۆت مەکە ئەگەر تۆ فێڵ لە خوا بکەی لە خوا ناکرێت و فێڵ لە هەجارانیش مەکە ئێمە کورتی و کرمانجی پێویستیمان بەوە هەیە لە دین تێبگەین وەکو قورئان لە دین تێ نەگەن وەکو لاسایی و کولتورێکە هەمانە دین بریتێن لە سەربایان و حەمدا هەمێکە ئێوە لە کەناڵەکەتان پیشانیە دەن و ئەتانە بۆ خەڵکەم لە ئەمە دینەوە دین نییە ئەوە دین نیە ئەوە جۆرە تەقلیدێکە لەناو کۆمەڵگای ئەبڵاو بۆ تەوانێ و خەڵکی لەسەر ڕاهاتوو ئێمە هەموو کەسێکمان خۆشەوێ لەبەرچی دەنگیمان پێویستە سبێنە لە انتخاباتە ئەوەیە ئەیناکەیت باسی دینەکەی لەگەڵ عومەر چنگانی باسی دینەکەی من ڕوانگەکەم قورئانە کە باسەکە باسی دینە ڕوانگەکەم قورئانە لە ڕوانگەی قورئانەوە
ئێمە زۆر لە دواوین بۆ تێگەیشتن لەوەی کە خواچی ئەوێ لێمان. باشە بینە سەر چەند ڕۆژێکی کەمی ماوە ڕەمەزان و ئێستا ئامادەکاری بۆ جەژن ئەکرێت ئەگەر بچیتە بازار بەرناکەوێ هەر پێویستێک بتەوێت هەمووشی ئەڵێ هیچمان نییە و هەمووشی جوێن بە حکومە دەدا ئەڵێ هیچی نییە و لە هەمان کات وەکو چۆن لە بەهارە هەمووی جوێنەدا بە حکومە هیچی نییە و پرس سەیتەڕەکەش بەرناکەوە لەبەر مەنجەڵای پراخ و گۆشت. باشە ئەوە بە درێژایی ڕەمەزان کە بازار ئێواران هەر بەو شێوەیە بۆ و زۆربەی کاتەکانی شەویش ئێستاش کە نزیکە بینەوە لە جەژن ئیتر خەڵک ئامادەکاریەکی زۆرەکە ئایا لە ئیسلامدا پێشوازیکردن لە جەژن و خۆ ئامادەکردن بەو شێوەیە؟ پێشوازیکردنی جەژن لە زەمەنی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵەکتە تەمان ئەوە بزانین جەژن ئێمە دوو جەژنی دینیمان هەیە بۆنەکان بۆنەن وەکو دین دوو جەژنمان هەیە ئیتر یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆنەیەکە پێوترێ بۆنە نابێ پێبوترێ جەژن بۆنە نیشتیمانیەکانیش جەژنی نیشتیمانیە نەک جەژنی دی بە مستەلەح دینیەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دوو جەژنی بۆ داناوی و دیاریکردوین جەژنی ڕەمەزانە جەژنی قوربانە جەژنی ڕەمەزان ئەو کاتەیە کە مسلمانان لە دوای ماندووبوونی 29 ڕۆژ یا 30 ڕۆژ بە ڕۆژوو بوون پشوویەک دەدەن و ئەم پشوەیان ناونداوە جەژنەکە لە چیایە جەژنەکە خۆی لەو خۆشیە دەبینێتەوە کە نەک لەوەی لە عیبادەتێک ڕزگارە بوو بەڵکو ئەمەلی هەیە هیوات هەیە ئەو پاداشتێک کە خوای گەورە بۆ ڕۆژەوانی داناوە کە لە خۆشببوونی گوناهەکانتە کە بەرەکەت خستنەتە منتە پاداشتی هەڵگرتنە بۆ ڕۆژی دوایی ئینشاءالله بۆ تۆ کردبێتی بە قسمەت و بۆتی نووسیبێ ئەمە جەژن ئەمە بۆ دەرخستنی ئەمە ئەگەر ئەو ئەهلی علم کەسێک هەیە گوێی لێمە بێت حەزەکە سەرچاوی پێ بدەم بگەڕێرە بۆ سبل السەلامی سەنعانی لەوێدا بزانە هەندێک قسەی ابن حەجەر نەقڵەکات و لە سەحابە و ڕزای خۆیان لێبێ ئەفەرمێت تەرفیه لەسەر عیال خۆشکردنی ئەو شەو ڕۆژی جەژنە بۆ ماڵ و منداڵ مستەحسەنە نەک واجبە چونکی هەر کەسێ بەپێی توانای خۆی نابێت تەکلیفی زیاتر لێ بکرێت تەکلیف نییە لە دینە تەکلیف نییە ما على المحسنین من سەبیل ئەو کەسانەی کە چاکە دەکەن گازندەیان لێ ناکرێت لە حدودی خۆیان پێیان بڵێ زیاتر بکە هەر کەس بە پێودانگی خۆی بە پێی توانای خۆی ئەبێ ئەم کەسە کە ئەمە ئەکە چاوی لەوە بێت بەشی هەژارانی ئاگا لێ بێ و منداڵی هەژاری ئاگا ئەمەی کە ئێستا دەکرێت کولتورە هەموو شتەکان کولتورن بریتی نییە لە گەڕانەوە بۆ عمل و کردەوەی محەممەد صلی الله عليه وسلم خواستی قورئان فەرمانی قورئان جێبەجێکردنی سەحابە ڕزای خۆیان لێبێ ئەگەر ئێمە ئێستا تەمەشای مێژوو بکەین بێگومان لە نەوعی ئەداکەیە جیاوازی هەیە جۆری خواردنەکە جۆری ڕەفاهیەتەکە جیاوازی هەیە کابرا لە مەدینەی منەوە ڕەفاهیەتەکەی زۆر ئەو بێگە ئەو ڕۆژێ مناڵەکانی بردبێت تۆزێ سواری ئەسپەسپێنیان کردبێت و یا وشترێنیان کردبێ ئەمڕۆ تۆ مناڵەکەت خۆ نایبێت سواری وشتری کرد نابێت سواری ئەسپیکەی چەند و فەلەقیش باوی نەماوە بە زۆری کورسیش باوی نەماوە ئێستا بۆتە ئام شتە ئەلکترۆنیانەی کە هەیە بەڵام خودی ئەم دەربڕینە ئەبێ بەو شێوەیە دەبێ کە شەرع ڕێگەی پێ ئەدا هەر دەستبڕینێکی خۆشی لە بۆنەی ژنهێنانەوە بێ یا لە بۆنە ئاینێکە بێ جەژنە ئاینێکە بێ سنووری شەرعی تیا بپەڕێندێ بێگومان نابەجێ و دروست نییە لە سنووری شەرعدا تێپەڕاندنە ئەو هەموو مەصرفە بێهودەیە کە دواییش بەیانی جەژن ئەمەندە لێ ئەندێ لە نیوەڕۆیان ناخورێ ئەگەر بشکێتەوە خەڵکەکە زۆر بە ئینتەلای کردووە یاخود تەنەکە خۆڵەکەی کۆڵانە ئەگەر ئەو خەڵکە فێر ببن جەژن وەکو یارانی پێغەمبەر بکەن صلی الله علیه وسلم لەوەی بۆ جەژن بڕیارمان داوە کەمتری بکەین و بدەین بەو ماڵە هەژارەی کە محتاجی کە ئێمە تەلەفۆنی خوا مامۆستا 3000 ئەمبیانەیەکی تەلەفۆنم بۆکە مامۆستا 3000 گوناحم ناگا گەر 3000 بدەم بەستە بۆیە لە چ ڕوویەکەوە گوناح تاخم 20 مەڵەن لە 3 کەمترە والله ملەتێکی زۆر خۆشوە عجایب دوێنەیەکی تەلەفۆنم بۆکە لە مامۆستا باوکم بە ڕۆژوو نییە کەفارەتەکەی ئەبێ چەندێ بدات نەفەقەی لەسەر تۆیە لەسەر خۆیەتی معاشی هەیە ئەرە وەڵام معاشێکی هەیە کە هی تەقاوتەکەی و شیەکی هەیە مانگی ملیۆنێک و ئەوەندەی بەرەکەوێ هێتون باشە کاکە ئەگەر باوکە بەری بۆ خواردنگەیەکی باش لە هەولێر خواردنێکی مامناوەندی بۆ بانک بکەیت لەو 30 ڕۆژەیە ڕۆژی نیوەڕوان بیبەی بۆ خواردن چێک وتی وەڵا ژەمی لە 10,000 کەمتنی ئەوتم تەواو بۆ بێ 30 ڕۆژ ئەگەر 30 ڕۆژ بوو 300,000 بۆ بدە های باوکم دەهێنین دەستگای خێرخوازی داناوە تەمام لەو حاڵەتانە تووڕە ئەبم بەڕاستی تەلەفۆنەکە داناخەمە دوێ بەڵام خەشی خۆمی پێ ڕێژم
تااقەتی هینم مێچکەم نیە لەگەڵ خەڵکا بیکەم تەمانێکم هەیە و ئەو کەسێک ڕێز لە زانستەکەم نەگرێ منیش وەلای دەنێم بەڕاستی وەکو چۆن لە فەیسبووکە حەزرێکی لەسەر دانم جارێکی دن من نبینێتەوە لە فەیسبووکە بکەوت سروشتی منە ڕێز لە زانستەکەی خۆمەگرم تو باشە تۆ 300,000 کە باوکە بیدا مانگی ئەوەندە وەرەگرێ ساڵەکە چەند ملیۆنی وەرگرتووە ئەگەر ملیۆنی وەرەگرێ وت ملیۆنێک و ئەوەنگە وتم نا ملیۆنە ساڵەکە خۆت دەڵێیت کە باوکم ملیۆنی وەرگرت کەوابوو ساڵەکە 12 ملیۆن وەرەگرێ لە 12 ملیۆنەکە تۆ سیاسەی ئامادە نەبێ باوکە بیدا بە دەستگای خێرخوازیە ئەی باشە چی بۆ بەتەمای بۆ جێژن چی بکەیت هەر عینی تەلەفۆن خاوەن تەلەفۆن وڵا جێژن لێرە ناکەین بەتەمای بڕێن بۆ تورکیا جێژن لێرە ناکە بەڕەمایە بۆ بەتەمای چەندێ سەرفەکات نموسم ئەم شتانە کە دەیڵێم چونکە الحەمدم باسی کەس ناکەم ناوی کەس نابم تا تەشخیر بێ مەسئولم ناو بردیوادارم ئەگەر پێیان ناخۆش بێ عەفوماکە عەفوشمان ناکەن کەیف خوانە بەڕاستی زۆر ڕاشکاوم قسە دەکەم خۆ هەموو دەمناسن جا کشە ئۆکەی من بابی من ئێمە پێویستیمان بە چاو بە خۆدا هێنانەوەی لە جەژنەکەیشە ئەو گرانیە دەچێتە ئەو دوو لایەنی هەیە خەڵکەکەی کە چاوی لە گیرفانی نییە و بە کەیفی خۆی سرف دەکا ئەمە تاوانەکات ئەوەش کە ئەوم خەڵشتەی لەو خەڵک گران کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا يحتكر إلا خاطئ شد لەسەر خەڵک گران ناکە إلا ئەو کەسە نەبێ کە خاطئ لێرەیە بە معنە خەطا نییە ئەنی گوناهکار نەکتە هەڵەکەر نەک هەڵەکار گوناهکار حکمی احتیکارەوەی ئەو ئینسانە ئایا ئەسڵەن تەوبەیشی بۆ هەیە یا تەوبەی بۆ نییە ئەمەندە قورسە لە لای فقه ئیسلامی و لە لای دینی ئیسلام ئەو خەڵکە زەنگینانەی ئێمە ئیتر لەوە مەپرسە کە کوالێتی لە جێ خۆیانە کە ئەوەی کە نووسەتی درۆەکە تا ئەریخێک ئەکسپایرەکەی درۆەکە کە ڕۆیشتۆ لە سین شتی هێناوە لێ پێی وتون با ئەکسپایرەکەی زوو بێت و بەڵام دوورم بۆ بنووسە کە چۆن لە تورکیا هێناوێت و کامەشتی گەندەی ئەوەی هێناوە هەر بازرگانێکی ئێمە لە هەر وڵاتێکە ئەڕۆن شتێنن إلا من رحم ربي نازانم دانا تیانە هەبەیانە والله نازانم هەیەیانە ئەگەڕێت چی بۆ گەن و گەندە بەڵام بۆچی بۆی ئەچێتە سەر بۆچی بۆی ئەچێتە سەر عەرەب قسەیەکی هەیە ئەڵێ وەراء كل رجل عظيم امرأة عظيمة لەو دی و هەر پیاوێکی ئازاوە ژنێکی ئازا هەیە بۆی ئەتوانێ ئازا بێ لەو دی و هەر بازرگانێکی دزەوە مەسئولێکی دز هەیە لەو دی و هەر خۆڵبڕێکی کوردستان دزێکەوە دزێکی گەورەتر هەیە دزەکەی ئەم دیارە ئەبینیەوەتان کۆمەڵی شوقە بە ناوی گۆرانی بێژێکەوە کۆمەڵی شوقەیتر بە ناوی سەماکەرێکەوە کۆمەڵ سەمانە سەماکەرە قوربەسەرەکە ساشوقەیەکی هەیەی یاننا گۆرانی بێژەکە شوقەیەکی هەیەی یاننا دزەکە لەو دیەوەیە ئێمە وڵاتێکمان هەیە نەدینمان لە متەوازینە وەکو قورئان نە دیموکراتیەتەکەمان ڕاست ئەەکەین نە ئیشتراکیەتەکە ڕاست ئەەکەین چۆن ئیسلامەکەشمان لە قورئانەکەی خوا تێنەگەیشتن هیوادارم ئێمە بتوانین نەم قسانەی کە یەکەین خەڵک بە ڕۆحە نیگەرانەکەی وەری نەگرێ بە ڕۆحە پەروەردەیەکە وەریگرێ بۆچی من ئەو خەفەتە ئەخۆم بۆچی من ئەو خەفەتە لە تۆ ئەخۆم کەمێ عیبادەتەکەت بە فیڕۆ نەڕوات تۆ بە ڕۆژوو ئەبیت ڕۆژۆکەت بە فیڕۆ نەڕوا تۆ ئەم ڕۆژوەت تێک نەدەی ئێمە هەندێک شکل ئێمە عەزیەتمان دەدا شکل بۆ ئێمە بۆتە هەموو شتێک شکلی یاد نییە دین پەروەردەیەتەکە بریتە لە ئاوێتەبوونی ڕۆح بە عیلاقە ڕەبانێکە بە عیلاقەکە لەگەڵ خوای خۆمانە ئەو عیلاقەیەمان ئێمە زۆر لە دوایە زۆر لە دوایە ئەگەر کەسێک وەکو دەرفەتێک پاشەم بەرنمەیە و ئەم چەند ڕۆژەی کەماوە لەو کارانی کە کردوێتی بیەوێ ڕێگەی ڕاست بگرێت ئەتوانێت چی بکاوەکو دوپرسیارم من ئەم دوپرسیارەوەکو ڕێنمایی تۆ بۆ هەر مسلمانێک لە خوای گەورە لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێت ئەم چەند ڕۆژەی کەماوە ئەم چەند ڕۆژە کەمێکەماوە بە تایبەتی ئەم شەو و شەوانی داهاتوو هەموو بەڕێزێک ئەوە بک بە وێردی سەرزمانی اللهم إنك عفو تحب العفو فاعف عني وحتى ئەو خانمانش کە لە حاڵەتی بێنێژیان بیڵێن چونکەوە قورئان نیە دروستە بیڵێن و عیبادەتێکی گەورەیە بیڵێن تەوبە بکەین بۆ لای خوا لە غەڵەتەکانی ڕابردوو زەنگینەکان ئیعادە نەزەر بکەن زۆر تەبیعیە ئەو زەکاتێک کە داوتانە لە جێی خۆی نەگرتووە کۆمەڵێ زەنگین یەک بگرن سندوقێ دروست بکەن و لە گەڕەکەکانە بزانن عیلاجی هەژارەکان بکەن تەوبەکردن لە کەم و کوڕەکان لە پەرستنەکانە و داوای یارمەتیگرن لە خوای گەورە من جارێکی تر دەڵێم زەنگینەکانی کوردستان زەنگینەکانی هەولێر ڕجاتان لێ ئەەکەم ئاور بدەنەوە لە هەژاران بەبیللاهی زۆر کەس هەیە لەو هەژارانە کە بەناو بە ڕقم بە هەموو ناونیشانێکەوە دەیەزانم بەبیللاهی
وەزعیان لە ژێر سفرەوەیە من بەر لە چەند ڕۆژێک لە تورکیاتمەوە چونکی 15 ڕۆژ بووم لە لای دکتۆر وشت بووم و سەحاتم باش نەبوو خانمێک تەلەفۆنی بۆ کردم لە ناو شاری هەولێرەوە مامۆستا عومەری بەڵێ بە ڤایبەر تەلەفۆنی کرد مامۆستا تکار لێ یەکەم فریام کەوتم دادە من لە تورکیام وەڵڵا من ئێستا حالێن لای دکتۆرم وتی نە ڕجال لێ یەکەم هانام بۆ لای خوا هێنا هانام بۆ بەر دەرگاکەت هێناوە فریام کەوت مش تەلەفۆن وەیەکێ لە کوڕەکانم تم کوڕم ئەم ڕقەمە چۆ بزانە چییە ئێستا شەوێت تەلەفۆنی گوتی باوکە بەبیلاهی کە چوون بۆ ئەو ماڵە ئافرەتێکە 3 مناڵی معوەقی هەیە لە ماڵێکایە هیچ مەسئولێک بۆ سەگەکەی داینانێت ئەسپ ئەسپێنیان هەیە مەسئولی فێری ئەسپ ئەسپێنە بوون هیچ مەسئولێک ئەسپەکەی لە شوێنێکی وایە نابێ 3 مناڵی سەخەتی هەبوو و هیچ شتێکیش لە ماڵەکەیان نەبوو من ناڵێم خەڵک ئێستا من وەڵای ئێستا تەلەفۆنەکەم لا نەماوە بەڵام ئەم هەولێرەی تۆ پڕە لەو جۆرە سلێمانی پڕە دهۆک پڕە زاخۆ پڕە وەڵە لە دەڤەر و لە خواریشەوە هەمووی پڕە لەم نمونانە بگەڕێن خەڵکەکە بگەڕێن بزانن لە چۆ پارەکەتاندا ئەنێن ئەو یارمەتێ دەچێت وەمە بن بە وەکیلی فەقیریش زەنگینەکان لە باتی فەقیر شتیان بۆ مەکڕن تۆ بچی وەڵام و بەڕیدەی بۆ کڕینە باتی زەکاتەکە درۆ لەگەڵ خۆتان مەکەن ئەوانش کە قەرزێکتان هەیە لای خەڵکێک و ئەمەلتان پێیەتی ئەتانداتەوە و ئەزانن بەڵام لەم کاتیانیەتی لە بینی خۆت و خوانیەتی زەکات لە بەشێ لە خەرزەکە بێنە یا لە خەرزەکە بێنە و پێی مەڵێ بۆی ئەو لە خەیاڵ یابێکە بداتەوە بەڵام تۆ زەکاتەکە لەسەر لا ئەچێت و بەڵام توخوا پێی مەڵێ تەلەفۆنی بۆ مەکە ئەوە کاگەی خوا بوو بەخوای من نەبوو سوپاسی خوا بکە کورە کاکە گیان خوا لێ قبول نکات لە تۆ ڕووی ماڵ و مناڵەکە بن مەکە هەر خاستەنەوانەی کە ناز بشکوری ئەوزەم کەناڵی ئەوەتان نییە ماڵ و مناڵ پیشانەدەن و خەڵک لار و لەوێر کەوتۆ پیشانیان نەدەن و بۆ خێر ئەو بەنامانەی شەڵانیتانە نازم کی من دەرفەتم لێ تەمەشام الحەمدوللا کەنیتانە ڕووی خەڵکیگین مەکەن ئازیەت مەدەن زۆر سپاس عومەر چنگیانی و تارخۆن لە مزگەوتی خەدیجەت الکوبرا زۆر سپاس بۆ ئامادەبوونە دەستخۆش لەگەڵ ئەو ناکۆکیانی کە هەیە لە لوبنان بەڵام مانگی ڕەمەزان وای کردووە کە پێکهاتەکانی ئەوێ پێکەوە کۆ ببنەوە بێت جیاوازی لە نێوان موسڵمانان و مەسیحیەکانیش پێکەوە کاری هاوبەش و خوانی هاوبەش ئامادە بکەن و شەوانی ڕەمەزان بەڕێ بکەن زانیاری زیاتر وەرەگرن لە بەیروت شەوانە سەدان هاوڵاتی دوای نێژی ئێوارە و ڕۆژوشکاندن ڕوو دەکەنە بازار و گۆڕەپانی مەزنی شارەکە کە تێیدا ڕێگە بە هاتوچۆ ئۆتۆمبیل نادرێت و کەشێکی خێزانی پارێزرا و ئارام ڕەخساوە بۆ ڕۆژوگران لەو چوارچێوێش چەند فستیڤاڵی ئاینی و کۆمەڵایەتی هونەری لەلایەن سکرتارێتی گشتی فستیڤالەکانی بەیروت بەڕێوە دەبرێن الأجواء هي أجواء عائلية كل الناس صار عندها فرصة تنزل کەشی ئێرە خێزانیە هەمووان دەرفەتیان هەیە بێن بۆ ئێرە و لەسەر شەقام لەم گۆڕەپانە کە ئامادە کراوە کاتێکی خۆش بەسەر بەرن شوێنەکە هیچ ئۆتۆمبیلی پێناگات و کراوەیە بۆ پیادەکان دوکان و خواردنگە و چایخانە بەڕووی خەڵکی کراونەتەوە و خەڵکی چێژ لە خواردن و خواردنەوەکانی ڕەمەزان وەردەگرن مأكولات رمضانية كما أنه الناس فيها تقعد ورايا على المسرح أو تحضر لە فستیڤالە شەوانەکانی بەیروت نەک تەنها موسڵمان و ڕۆژەگرەکان بەشداری دەکەن بەڵکو ڕێژەیەکی بەرچاوی مەسیحەکانیش بەشدار دەبن سەرپەرشتیارانی بۆنەکان پێیان وایە ئەوە پێویستە بۆ کۆمەڵگەیەکی تێکەڵ کە بتوانرێت خەڵکی لە ئاین و پێکاتەی جیا بەیەکەوە کۆبوونەوە وەک دەبینن لەگەڵ هاوڕیان هاتوونەتە ئێرە هەر شەو لە شەوی ڕابردوو پڕجۆش و خرۆشترە خەڵکی بە درێژای شەو لێرە دەبن بە موسڵمان و مەسیحیەوە دوای کاتێکی خۆش خوداپەرستیش دەکەن لە بەیروت خەڵکێکی زۆر بە ڕۆژوو دەبن و ژمارەی بەرچاویش لەوانە هەن کە بە ڕۆژوو نابن و یانیش موسڵمان نین ئەوانش بە شەوان لەو فستیڤالە هاوکارێکی باشی ڕۆژوگرەکان دەکەن کەشی بەیروت لەو دیاردەی لە وڵاتانی تری موسڵمان جای دەکاتەوە ئازادی ئاینەکانە کە بەرفراوانتر دەردەکەون ئەوانەشی زیاتر خواپەرستی دەکەن دوای نانیێوارە ڕوو دەکەنم مزگەوت و حوسینەکان بەتایبەت لە دوا ڕۆژەکانی ڕەمەزان و شەوانی قەدر یادگاری ئیسماعیل کوردستان 24 بەردەوامی لەگەڵتان وەچینە تەوەری تەندروستی پاشیف قسە لەسەر ڤیتامینەکانی لەشی مرۆڤەکەین هەندێک جار کەمی ئەم ڤیتامینانە چەند نیشانەیەک لە لای ئەو کەسە دەردەخات و بە پێچەوانەشەوە و زیاترین ئەو ڤیتامینانەی کە کەمنیان گرفتیان هەیە لە کۆمەڵگەی ئێمە و بەتایبەت کوردستان چییە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە ڕوونکردنەوەی لەگەڵ ئێمە لە ستۆدیۆ دکتۆر هەڤاڵ حەسەن پزیشکی پسپۆڕی مایکرۆبایۆلۆجی ئامادەیە دکتۆرم کاتت باش زۆر بەخێر بێت ئەو کێشە و گرفتانی کە پەیوەندی بە
کەمی ڤیتامینەکانێ لە کوردستان باوترینیان کامانن؟ خۆی ئێمە چەند جۆرێک ڤیتامین و تخمەکانمان هەیە وەکو ڤیتامین A و B و C و D و ڤیتامینە تخمەکانیش وەکو کالسیۆم و زینک و مەگنیسیۆم و فۆسفۆر ئەوانە هۆکارێکی سەرچین بۆ زیندە چالەکانی مرۆڤ لە هەموو وەکو چەند لە دروستبوونی خوێنە لە چالەکەەکانی وەکو خوێن گواستنەوە یان تەقەڵوساتی وەکو بڵێ ماسوولەکەکان هەتا لە ئێسکا لە هەموو شوێنێک پێویستن بۆ سەرن بۆ پیستی مرۆڤ بۆ بەرگری لەش لە هەموو عملیەک ئەوەی خۆیان هەیە سوودی خۆیان هەیە لە هەموو یا گرنگتر کە ئێستا لە مانجی ڕەمەزانی زۆربەی ئەو بەحسانێک کە کراون یان ئەو لێکۆڵینانی کە کراون ڤیتامین دی وەکو لە هەمویان معڕەزە کە تووشی نەقسی ڤیتامین دی بین ئەوانی تریش هەر هۆکارن بەس ینی کوبلەی لە مانجی ڕەمەزان ڤیتامین دیەکە زیاتر باشە مەدەم بە زیاتر باسی ڤیتامین دی بکەین ڤیتامین دی چییە؟ ڤیتامین دی وەکو بڵێ ئەوە زیاتر لە ڕۆژ دەتوانانی بە پیستی مرۆڤ بکەوێت و دروست بێت یان لە چەند خواردنێکی وەکو زەردێنەی هێلکە گۆشت ماسی ئەوانە کەمیەکی باشیان تێدا وەکو ڤیتامین دی هەروها شیر ئەو شیری پاودەر کە دروست دەکرێت ئەوانە هەمویان باشن بۆ مرۆڤ بەڵام ئێرە وەکو ئەو لێکۆڵینانی کە لە ناوخۆ کراون 1995 خەڵکی ئێمە تووشی ڤیتامین دی دفشنسی کەم دەڕۆنە دەرەوە بەرهەتاو چکە ئەو هەتاوای کە لێشمان دەدا دەبی ڕوبەرێکی زیاد لە جسمت بەر ڕۆژکەی هەتا بتوان ڤیتامین دروست بکەن و هەروها ماسی لە لێرە ئەو هاانیەکە وەکو بڵێ ماسی بەحرمان هەبی چکە ئەو ماسییانە ڤیتامین دی تەنیا لە ماسی هێلکەوانە احتما وەکو بڵێ خواردنەکان ڕێژەیەکی کەمی تێدا بەڵام بە دەرەجە زۆرەکەی کە دروست دەبێت لە ڕێی تیشکی ڕۆژەوە دروست دەبێت ئێمەش تیشکی ڕۆژمان کەم لێ دەدا لۆ 1985 لۆ 90 زۆربەی لە کۆڕنەکان دەڵێن ئێمە تووشی کەمی ڤیتامین دی دەبێت ڤیتامینەکانی دیش هەر وەکو مەسەرەن B12 کە ئەوانە B12 یان B6 ئەوانە هۆکارێکی سەرەکین بۆ دروستبوونی خوێن ئەوانەش هەر دەبن هۆکار کە تووشی کەم خوێنی بین بینە سەر هۆکارەکان کە باست کرد بەڵام نیشانەکانی لەو کەسێک کە دەرئەکەوێت کە کەمی ڤیتامین دی هەیە لە جەستەی چۆن ئەزانێت بە شێوەیەکی گشتی ئەماگەر باسی ڤیتامینەکان بکەین چەند نیشانەیەکی سەرەکی هەن کە زۆربەی ئەوانەی کە دێنە لای ئەگەر ئەوەی گرنگە باسی بکەین ئەوانەی گرنگن کە وەکو پێست و نینۆک و پرس ئەوان زۆر زەڕورەیانی یەکەم شت کە خەڵک هەستی پێکە ئەوەیە کە مەسەرەن دەڵێ پرسم دەوەری یان نینۆکەکانی ڕەنگی گۆڕاوە یان دەبینی پیستی وشک بووە یان پیستی ڕەنگی گۆڕاوە یان زۆر جار شتی ورد وەکو بڵێ وەکو حساسیت لەسەر پێستی بە دەردەکەی ئەوانە هەموو هۆکارێک سەرچەکەیان کەمی ڤیتامینە و ئەوەی تر وەکو بێتاقەتی هەندێک زار بەهۆی کەمی ڤیتامین هەندێک زار پێڵێن لاقێشەی کە وەکو بڵێ زیاتر لە وەختی نووسنایە لە وەختی ئیسراحەتە هەست بە ئازارێکی زۆری پێکە ینی ئەو ئازارە پێی ینی سروشتی نییە ئەو ئازارێکە هەیەی ئەوشیان هەر لە ئەنجامی کەمی ڤیتامین یان لە ئەنجامی کەمی ئاسنە دروست دەبێت ئەوانەی تر مەسەلەن بەتەنیا ئاسن ئاسن و ڤیتامین دیش عینن کەمی ئەوە دەکات ئەو ئازاری پێدە هەروە هەندێک نیشانی تر هەیە وەکو ئەوەی کە زۆر باون دەڵێ زۆر هەست بە بێتاقەتی یان هەست بە خەواڵ و یان هەست بە گێژی یەکەم ئەوانە هەمویان هۆکاری ڤیتامین دی یان ڤیتامینەکانی ترش عین ئەوە دەکەن هەندێک نیشانی تریشمان هەیە وەکو مەسەلەن هەست کوبلەی لە فەحسا بە دەرەکەی یان دەبینی لە خوێن یان مشکلەی هەیە کەم خوێنە یان ئەوەش عینەن سەبەبەکەی احتیمالەکە بە دوای دەکەوی دەبینی کەم خوێنەکەی لە سەبەب یان ئاسنە یان لە ڤیتامین B12
باشە بینە سەر کەمی ڤیتامینەکانی دیکە بۆ نمونەگەر دەرفەت هەبێ یەکێک باسییان بکەین ڤیتامین بیەکان باس بکەین نیشانەکانی چە بۆی خەڵک بزانێت چۆن چارەسەری بکە هەندێک زار مەسەرەن بۆ نمونە B12 زیاتر هەم لە عملیە لە مەسەرەن لە خوێن دروستبوونە دەوری هەیە هەروەها لە دەمارەکانیش دەوری هەیە بۆی دەبین ئەوانەی کە تووشی ئەو کەمی ڤیتامین B12 دەبن B12 دەبن هەست بە ئازاری وەکو بڵێ ئازاری پێیان دەست سڕبوون هەست بە سڕبوون دەکەن لە دەستیان یان لە پێیان ئەویان ڤیتامین B12 بکە ڤیتامین مەسەلەن سی دەبینی ڕوشان دەبیت لەسەر دەستی یان قلشی لە لێوەکانی لە ڕۆخی لێوەکان یان دەڵێ زوو دکتۆر تووشی مەسەلەن دەوکلبوون یان برینداربوون دەبێت ئەوانەش هەر لە ڤیتامین سی وانە بەدەردێت دکتۆر بەردەوامە بین ئەچینە لای پامنێرانمان ڕاستەوخۆ لەگەڵمان زەردەشت حەمێ لە هەولێر و هەروەها ئیسلام یوسف لە زاخۆ لەگەڵمانە بێت سەرەتا چینە لای ئیسلام لە زاخۆ ئیسلامم کاتت باش و پێمان بڵێ ئامادەکاریەکان بۆ جەژن چۆنە گەرم و گۆڕی بازار خەڵک چۆن سەردانەکات بەێ سەڕە دەمێتە و میێوانێتەش باش بتن هەلبەتە حتا کو ئەمش جەژنێ نێزیک دەبن ڕۆژ بڕۆژێ گەرم و گۆڕی جموجۆڵە بازارە زاخۆژ هەفشێوەی هەمی دەبەرێن دیێن کوردستانێک و خەڵک خستانە بازارێت کەتنج بۆ کڕینا کەلوپەل و پێداویستیان خۆیان جەژنەی گەرم و گۆڕتر دەبتن دیارە حتا دەمژمێر ئێک و نیڤ ژبەریا 20 خۆلەکان ژاف بازارێک و لە کێلەکەمەیە بازارە هەری سەرەکی یە زاخۆیەک و خەڵێکش بۆی قەستکردنا کەلوپەلێن جەژنێ قەستایی بازاری دکەتن دیارە بازار vekirî dimînitin ji bo vê meremê jî me qesta bazara spiyatiyan kire helbettewe bas lê vîtamînan dikir ew xwarinên ku zorbeya caran di paşîvan dayên têne xwarin helbete spiyatîne xwarinên sivikin min divêt qestana vî bazarî bikin bizanin ku xelk awayekî germogor qestawa dikitin ji bo kirîna wan pêdawistiya bizanin zêdetir xelek daxwaza çi dikitin çi dixutin belê wek xwediyê vê dikanê bizanin bazara ve spiyatiya zêdetir خەڵی قەستا چت کرد چت تێتە فرۆتن داخوازە خەلکێل سەر چه هەیە؟ خودێ داخوازە خەلکی سەر سپیاتی ئاغلبە تایبەت قەیماغی و ماستی بۆ ڕەمەزانە عالەم درەنگ بیننە حتا هشیار سیکێدە سیک و کریا ڕۆژ گەرمە دنیا بجا بۆ قەیماغژێک سیاوە میسلە نوکەش میسلە تێت بەریانوکە بەری دەرگەهێت مابینەمە و شنگار و زماردا بێتەگرتن گەرێک جارش عالیە وان ji قەیماغت هاتە ناو بازاڕی vêgavê بووە تێت یان wê çi kar têkirin li bazar rêve kiriye ساڵە چووی پۆر دەرگەه نەبی کیکێت هات بوومە قەیماغ چەکێ بەهۆتر بی ئەف ساڵە الحەمدراش میسلێ تێت قەیماغ میسل لاوەژە عالەمە پەتپەتەر حەز لێ هەیە میسل قەیماغ میسل ترەشە کیکێ و بەهای باشترەژە الحەمدلله باشە پشتی ku ya mîsil tê det nav bazarê de buha wê ji erzantir biye parê bi çendê hat firotin kîloyek ev sala bi çendê dê firotin por vîdamî me kîlo da 3000 yani normal bî nûke normaliya nûke kîlo 24,000 mitfiroşin û lawtir ji qeymaxana û zîter dihat zehfiye elhamdülillah em binin çend saleke baslivêke tê kirin ku qeyrane yanî 22,000 bit bu kîloyekê gelek bin xelek deman ku tê te nav spiyatiyan zêdetir çit keratet bit bu paşîva em binin nûke ji xelkê tê berdewam خودی زیادتر قیماق هی مثلا یا معلب و یا ترکی مثلا او مناسبه بهایی مثلا جوی حچه به چینه بده بخوای کرد بس یه پیچه بخوای کرد مثلا ده بای 5000 کرد 10000 کرد تیرویه هر روز ناخد مثلا هفته جاره که ده روز حالگی پیچه بده خود این خدا نه هر روز تخون وکل که خودی با طبعا با دلما حمیدش الحمدلله با امجد هر تخون قیماق مالا و ان شاء الله قیماغ میسل ناودن گفتن یا و هر رو بخون خرابت بشن هر روز بخونم انا زور سپاس بله از بزنم یعنی یک شوان کسی که تقصتا و دکان انگلیسی دتر تشتی که هم بو پاشی واد کردن چه تشت اسپیاتی اشخار ندی تزیده تر چه خوی پاشی واد خدا ابخواد ما دا اغلبی ابخواد شنونی خون از برنج و نخوام برنج چه کی جات ملت شنونی بود یعنی خارنت گران بشوی نخونش بر نوستن نه بر نوستن و بوم بخواد نخواش اجی برنج به آنجی تشای دیتر به ویل اسپیاتی بود تو بگو به هاتی تا چی بریه بو پاشی ماست و قایماغ نو لبنه
مالش تدخواست کلیه که وان تشتابو بهای وان بس گنونی و هنده مواستی مقایمات شدیتی نه هره والله اش بهای و سال بهای بازار اسپیاتی یا چوان دور هاری کار حدا حدا گیج بوم ساهج گرانم بس هندی هاری کار به چیتر رمضان های و خیر و نه و صلاة چیتر اجیش باش هم نزیکی جشنه نه یعنی چند ناف بازار زاخودا و برهوی انقاب و جشنه که نمید بینی حتی اکونی ویژ بازار زاخو قربالا بیه تو پاش زاخودا بینی حتی اکونی و دو هیچ خال جنه که سیکه معنای آرامی و امنایی یه حاضری خود کن بو جشن ده برهوی جشنه بوخا و مال کلینه یعنی آره خود پونه بارم نگیرانتر جیبی دای بابم هر دو که العمره ویا بود از مال جی پای باشه خود خیرانج قبل که تو زور سپاس بوده سارا بازار وی آوایی یعنی خلق که هری زیاده قستا ورد که تنج بو کرینا سپیاتیان بزن تو جبوی چی هاتی وری و چی تکرد خدا میادین قیمه خیش دفعه بابن وش میجه و ده 15 سال ما هر دیم ویدی کنه قیمه خیان گل علاوه جبینو کش میسل دینا باش یه لوا درجه زیاده در پاشی و سر چه این چت خونین خدا ماسپیاتینه بله باش عافیت جان بدون زور سپاس بده بله سارا دیار بازار به وی آواییه دکان سپیاتی آنن یعنی خلق قصد که وی بازار جبوی کو قیمه خان بکره هر تشتگی کوش بوی خارنا پاشی و بکره دیسان و دکاندار دبیجن یعنی و بون ریکا موصله و هاتنا قیمه و سپیاتیان جوی درجه چندگی بهای بازار جی باشتر کلیه اش سال در باز بوی کو کیلو قیمه بونو منه 27000 دینار اندهات فروتن لیف سال 22000 یعنی چندگی روشا بازار جد گل و بون ریاد نافبرا پارزگاه دو که موصله دا هرچند هشتا یا شنگار و زمار گرتی اجلی باشتر بیش سال در باز بوی بەڵێ ئیسلام دکتۆر هەڤاڵ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە لە سپیاتی بەگشتی ڤیتامین دی زۆرە وەکو زانیاریەک بۆ خەڵک و ئێستا تۆ لەوەیە توانین زیاتر سوودی لێ وەربگرن زۆر سپاس بۆ تۆ لە زاخەوە لەگەڵمان بووی دەینە هەولێر و زەردەشت هەمێ پەیامنێرمان لە هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمانە هەر بە هەمان شێوە باس لە گەرموگوڕی بازار و خۆ ئامادەکردن دەکەین بۆ جەژن زەردەشتم کاتت باش پێمان بڵێ بازاری شاری هەولێر چەندە قەرباڵغە و خەڵک چەند سەردانی بازارەکان دەکەن بله دم باش سارا از نهال ناو هولێرە پایتەختم بێگومان ئەمە کو پەیامنێرên کورسان بسیار هەر شەو ji bo poşivê em diyardehên li nav kolanan ji bo bîneran vedgozin eger evkarê min dîmenan pêşan bide numune ev yek ji xwardingehên nav hewlêra paytexte ku malbat genç xor tên elverkê poşivê dixwin bêguman qerbalxiyek mezin heye wekû ku me li nav kolanê em geriyan ku kolan germ e xelk tê poşivê dixwe tên sohbetê xwe dikin wekû birader wekû malbat wekû keç û xort ez xwazim derbasî cem hindek genç bim li vir diyar e ku hindek gençên verki آمده لسر و سفر دم باش ورا دیاره دخوازم پاشی و خواب خوش بخون دم باش ترا دکاریش مرا بیجی ام راست خونه ام سال رمضان چونه اون لره چون پاشی وی دخون داتوانی بحثی ام همو شواکان بگی بوم بله بخیراتنی کانال بیشتر دکم راستی که ام سال رمضان بخوشی و سلامتی بر ما کرد خلچی هولیر ناسرا و پاش مغربان کاتکی لسری بر و لدری و بر و دبا بە کۆبنەوەی بینی خێزانان و لەگەڵ برادران لە دەرەوە ئەمە شەوان کە دەردەچین لەو شوێنانە کۆ دەبینەوە کە پارچی و شتیوان هەیە ئەم شەوش لێرەینە ڕاستەکەی پارچێوەکەیان ئەندێک سپێشەڵە کە شوێنەکەشیان خۆشە و فێنکە لە بۆ دانیشتەکان ئینشاڵڵا ئەو چەند ڕۆژەمامایە وەکو ڕۆژەکانی دیکە بەڕێوە دەکەین و لە ئێستاوەش جەژنی ڕەمەزان لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز دەکەم سەرچاوان بەخێرات بەلێ سەرەوە کو دبنی و خۆرن لێرکێ خۆرنەکە تایبەتە بێگومان نیسکن هێکن پەنێرە خۆرنێن کوردینە بێگومان ئەم دخوازن دەرباسی بەهتر جەم خەلکێ بن ئەدی دەرباسی جەم ماڵباتێکێ بم لێرکێ دیارە ماڵباتێک ڕونشتیە دەم باش وەرە تودکاری ئەگەر ژمەرە بێژی دمەها ڕۆژێدا ون پاشیوە خوا سەوەرە خوا چاوە دەخۆن تکاری کرد والله لفر باشي خد يعني سحوري دخن واجوائي ليرة قلك خوشة يعني امسيات رمضانيه ليرة دكن زو خوشة خالكي كوري تتكورج مرة امن بخا خالكي عفرينم بس خالكي عفرين له ليرة باي تقدم باشا بري نهار عفرينه تشوا باشي في خوار لفيركي وتشهستيدكي والله فرق تانية هيج فرق تانية هاوليري واتشي عفريني يعني فرق تانية هيج وان شاء الله عفرين ذقري وك بري وامي حمي ذقرن وان شاء الله يعني
ای باشتر ببی انشالله. گلک سپاس بوده بیگمان کود جداید نوارا هولی رو عفرین داتنه دستی تساقبن. سارا هگردم هبه از بهتر در باسی ناو خورتابم لور کیجی گنجک رونشتیه دم باش نورشی جان به عافیت به دیاره تا پاشیف خوری تمام کریه دکورش مرا بیجی وکو گنجکی کردستانی لاولر هر شو چون پاشیوی خوی دقادین تمام دکن و ده همان کادا امسال رمضان چه جداهی یک دگل سالی را بردو هیا زور راستا بخیراتی پیششی بخیراتی کانالکتان دکم براستی لم رمضان دا لقل پال يعني فرق شي زوري هبو وكو گرما و سرما براستي او سالا لو رمضاني او سالا دا براستي زوزور فينك بو وكو گندج براستي هولير شارع شي آراما لروي امنيتوا دسخوشي ل حكومة هرمي كردستان دكاين براستي كدرفته شوا درايته گنزكان كبا آرامي با اماني بين داري شوانا زور با آرامي دين داري وزور با يعني بلم گلک سپاس بوده تاوکم زور سپاس دکم ببرن ما کاتا وگرد دم وگرد بله سارا ورکه تشتی کو باله مکشاندی اگر از آماجا پی بکم نتنه لخواردنگه این کو لهولر نمونه لچه کولانه کی بگری تایبت ای سال جدایی اگه خواه کو مالبات گنج و کو ولسر دیمانانج دی کو به هفراتن برای خودنا خواردنگه هان و پاشوین خود خون و بکن و بخواش و تشتی بالکیشا کو ای سال مدی کو ای سال شر داعش تنه شر حشد شعبی تنه بستران بو موزیک شوین خود قدینن و دهمان دمه داجی پاشی و خود خون از ود گرم جمع تسارا زردشت حمل هولیر لگل من بوی زور سپاس بارزان جارێکی ترە گەڕینەوە لای تەوری تەندروستی ئەم شەومان کە قسەکردن بوو لەسەر بەتایبەت لەشی مرۆڤ و کۆی ئەو پێکاتانەی لە خۆی ئەگرێت لە ڕووی ڤیتامین و کاریگەریەکانی خواردن لەسەری و نەبوونی ئەم ڤیتامینانە لەگەڵ دکتۆر هەڤاڵ حەسەن دکتۆر لە راپۆرتەکەی هاوکارمانیان لە کەلەزا خۆبوون باسی سپیاییمان کرد ئاماژەت بەوە کرد کە ڤیتامین دی تێدایە ئەمە ئەتوانرێت لە بری وەرگرتنی تیشکی خۆر سوود لە خواردنی ماست و بەرهەمەکانی دیکە وەرگیرێ؟ بەڵێ لە ڕەمەزاندا پێویستە ینی ئەوەی کە زۆر ئاگدار بین ڤیتامین دیە لەبەرەوە ناتوانین زۆر تشکی خۆر سوودی لێ وەرگین لەبەر کە لە ژوورەوەن زیاتر دەتوانین ئەو خواردانە بخۆن لە پاشی بە یان لە وەختی ئیفتارە دەتوان ئەو خواردانە بخۆن کە دەوڵەمەندن بە ڤیتامین دی وەکوانی سپیاتی کە دەوڵەمەندە هەم بە ڤیتامین دی هەم بە کالسیۆم و لەگەڵ ئەوەشە مەسەلەن ئەوانەی کە کەم ئاسنی یان کەم ڤیتامینسیان هەیە دەتوانین خواردنەکان ئەوها بێ کە ئەو خواردانەی کە دەوڵەمەندن بە ڤیتامینسی لەگەڵ ئەو خواردانەی کە دەوڵەمەندن بە ئاسن بێکەوە کۆیان بکەینەوە دوی بتوانین ژەمێکی باش و تووشی ئەو کەم خوێنیان کەم ئاسنی نەبین لە ڕەمەزان. ئەگەر بین باس لە خواردن ئامادەکردن بکەین یان هەندێک جار گەرمکردنەوەی خواردن ئەبێتە هۆکاری ئەوەی کە پێکاتەیان سوودەکانی لە دەست بدات؟ گەرمکردنەوە خواردن جۆرەکە دەورە بینێ ئەگەنا زۆربەی خواردنەکان ئەمە لەوە ترسێن کە تووشی تەسەموم یان تووشی ژەهراوی بن باشە کەی خواردن ژەهراویە بیان چۆن بزانرێت کە هێستی پێکرێت مانەوەی خواردن لە شوێنێکی ناگونجاو یان هێشتنەوەی خواردن لەبەر وەکو بڵێ بە دەرەجەی ئەوی خۆی ناچووکە هەر خواردنێک پێویستی بە دەرەجەیەک حراری خاصی خۆی هەیە یان هەندێک زار هەندێک خواردن هەیە کە گەرمکردنەوەیان باش نییە خاص مەسەلەن وەکو برنج گەرمکردنەوەی برنج زۆر جار توش بە ژەهراوی بوون بە هەندێک بەکتریاکە لە ڕەمەزانیشە لەبەرەوەی کە خۆت مەسەلەن پێویستت بەوەیە کە خواردنێکی باش و تەندروستە بی دەبێت لەو خواردنانەش خۆمان پارێزین کە دەزانین بە ڕێگەیەکی تەندروست ئامادە نەکراوە یان ناتوانین ئامادەکەین بە ڕێگەیەک تەندروست. باشە بینە سەر کاریگەری یان هەبوونی ئەو گەرمایی کە لە ڕۆژدا هەیە چەندە پەیوەندی بەوەیە کە کەشێکی نەگونجاو یان کەشێکی با بڵین ڤایرۆساوی بێت بۆ خەڵک ئایا هیچ مەترسیەک لەمڕۆ هەیە یان لە وەرزی گەرما خەڵک زیاتر بێ خۆی لە چی بپارێزێ؟ مەبەستەوەی کە ئێمە بەرەو گەرمان یان وەکو بڵێ بە شێوەیەکی گشتی ئەمە ڕوو لە وەرزێکین کە وەرزەکە گەرمایە ڤایرۆس و بەکتریا و یان مشەخۆرەکان هەمویان لەو جەوایە زیاتر هەندێکیان گەشەیان زیاد دەبێت یان گەشەیان بە لە ناو ئاوایان لە ناو شوێنێکی کە پێڵێن هەندێکیان ڕاستەوخۆ دەتوانن لە ڕێی هەواوە بگوازرێنەوە هەندێکیشان ناڕاستەخۆ لە ڕێی ئاوە سەلەن بۆ نمونە
کولێرا دەبین لە وەرزی گەرما زیاد دەبی لۆ چونکە ئاوەکان یان ئۆقییانەکان گەرمایان زۆر پێ دەکەوی گەرمای ڕۆژ نسبەی ئەو بەکتریا زیاد دەبی لە نەتیجە دەبینی کە منطقەیەکی گەورە تووشی نەخۆشی کولێرابی یان تووشی ئەو نەخۆشیانی تر بن کە لە ڕێی ئاوە یان لە ڕێی ڕاستە خۆ دەکوازن یان لە ڕێی مشتەخۆر و شتەوە وەکو مەلاریا یان هەر نەخۆشیەکی تر ڕێگەکانی ڕێکانی خۆپاراستنەوەی ئەمە ڕوو لە وەرزی وەکو بڵێ گەرماین کولێرە باشترین شتەوەی کە تۆ دەسوشتنە پێوترێت هەموو کات دەستت بشۆی لۆی کە بەرکەوتنت نەبی لەگەڵ ئەو شوێنەی کە کولێرەی لەگەڵ گوازرێتەوە و باشترین شتیش ئەوەیە کە ئاو لە ڕێی کوبڵی ئەوانی کە بەرپرسن لە ئاوی ماڵان کلۆری زیاد تێکەن کە دەتوانیت ڕێ بگرێت لە باشە دکتۆر زۆر جار باس لە خواردنەکانی ئێستا ئەکرێت کە زۆربەی بە مادەی کیمیایی یان با بڵێن سروشتی نین ئۆرگانیک نییە یان ئەوەی خەڵک زیاتر سوود لە خواردنی قوتوبەند وەرەگرێ ئەمانە هیچ کاریگەریەکی لەسەر وەرگرتنی ڤیتامینات هەیە بۆ نمونە زۆر جارەڵێن خواردنی جاران ڤیتامینی زیاتر بوو یان پێکهاتەی باشتر بوو ئایا ئەمە ڕاستە؟ هەرچەندە ئەوە وەکو پسپۆری من نییە چکەوانە زیاتر پسپۆری ئەوانی کە لە خواردنن بەڵام هەموو کاتێک ئەو خواردنانەی کە فرشن ینی نوێنە و بەخۆت دەزین لە شوێنێکی تەندروستەوە هاتووە ئەوانە چەند بە زووی بیخۆی ڤیتامینەکانی لە دەست نادا بەڵام بە هەڵگرتن بە دەرەجە حرارێکی خۆشی بی خاصبی هەر نسبەیەکی ئەو ڤیتامینانی کە تێدا کەمی دەکاتەوە باشە بینە سەر چارەسەریەکان بۆ کەمی ڤیتامین دی و ئاسن ئەگەر باس لەم دوو جۆرە بکەین چونکە پێم وابێ ئەوە زیاترە ڤیتامین دی چارەسەرێکی ئەوەی خۆدانە بەرخۆرە لە بیان جگەلەوە چارەسەری دەرمان مەبەست چارەسەری دەرمان ئەمە پێویستە پشکنینی پزیشکی بۆ بکرێ کە پشکنینەکەش ئەمە چەند دەرەجەیەکمان هەیە ئەگەر لە 20 کەمتر بێ ئەوە نسبەیەکی خاصی خۆی هەیە کە دەیدرێتێ و ئەو کاتەش هەندێک ڕەچاوی هەندێک نەخۆشیەکرەیە کە مەسەلەن زەختی هەبیان هەندێک دەرمان هەیە کە وەریەگرێت پێویستە دکتۆرەکە ڕەچاوی ئەو شتە بکە کە دەیداتێ لە 20 لۆسی ئەمە ڕژێمێکی ترمان هەیە کە عیلاجیە دەینێ پێی دایمەن ڕژێمەکان زۆربەی زۆری لە 2 مانگ لۆ 3 مانگە دوای ئەوە پشکنی نکاتەوە ئەگەر گەیشتە ئەوەی کە ئەمە دەمانەوێت پێڵێن ینی سیلۆ 100 دەرەجەی ڤیتامینەکەیە ئەگەر گەیشتە ئەو نسبەیە ئیتر پێڵێن حەسەب ئەوەکەی کە عمرەکەی یان کەسەکە چۆنە پرۆفیلاکسیە دێنێ ینی وەکو خۆپارێزی پێڵین 3 مانگ جارێک تۆ ڤیتامین ئەتوانی وەرگری کەپسولێکە یان دەرزیەکە ئەتوان وەربگریت هیچ کەسێک ئەتوانێت لە خۆیەوە دەرمان چارەسەری هەتا ڤیتامین دی کە هیچ وەکو بڵێ هیچ خراپەیەکیشی نییە بەڵام لە خۆ وەرگرتن هیچ ڤیتامینێک باش نییە وەربگرێت دەبی لە ژێر ڕێنمایی پزیشکی بێ یان ئەوە پشکنینی پزیشکی کردبێ دوای ئەوە کەسێک دەتوانێت بۆ نمونە لە بری ئەو دەرمانەی کە وەری ئەگرێت بە ڕێگەکانی دیکە بە شێوەیەکی سروشتی چارەسەر بۆ خۆی ئەگەر پزیشکیش بەڕێی سروشتی ئەوەیە کەوتم خۆر و هەندێک ئەو خواردنانەی کە دەوڵەمەندن بە ڤیتامین دی بەڵام ئەگەر ئەو نیشانانی هەرتێدا بۆ هەر ناتوانانی بگاتە ئەوی خۆی باشە بینە سەر چارەسەری کەمی ئاسن زۆربەی زۆری ئەو کە وەکو بڵێ ئامۆژگاریانی کە دەکەین ئەوەیە کە لە دوای هەر نان خواردنێک چاو قاوە نەخورێتەوە 2 ساعت 3 ساعت ینی هیچ چاو قاوە نەخورێتەوە لە دوای ناخواردن و باشترین شتیشەوێت تۆ شتێکی شیرن بخۆی دوای ناخواردن چکە ئەو شتە شیرنەوە دەکات کە هەڵمەژینی ئاسنەکە زیادکە لە ناو ڕێخۆڵەکان نەخۆشەکە ئەگەر ئاسنیشی کەمبی ئاسنەکەی زیاد دەکات و هەروەها ئەو خواردنانەی کە باسمان کرد مەسەلەن ئەوانەی کە دەوڵەمەندن بە ڤیتامین سی و بە ئاسن تێکەڵیان بکەین مەسەلەن ڤیتامین سی زۆر لە تەماتە هەیە لە هەندێک بڵێ ستراوبێری ئەوانی کە میۆکانن ڤیتامین سی لەوانە زۆرە دەتوانانی ئەوان لەگەڵ ئەو خواردنانە تێکەڵ بکەی کە ئاسنیان زۆرە وەکو گۆشتە یان بریشکە یان ئەوانی کە سەوزەیە ئەوانە دەوڵەمەندن بە ئاسن دەتوانی تێکەڵی بکەی و خواردنێکی خۆپاراستن دروستەبی لە هەم ئاسن هەم ڤیتامین سی باشە ئەگەر کەسێک بۆ نمونە زۆر ئەوە لە ناو کللتوری ئێمە باوە چا خواردنەوە و قاوە خواردنەوە ئێستا ماوەکەش زۆر کەمە تا پاشێەوە کە خەڵک بەربانگەکاتەوە ئەگەر ئەو چاو قاوەی خواردەوە سوود لە خواردنەکان وەرناگرێت سوود وەرەگری بەڵام ئاسنەکە کەم دەکات پێڵێن هەڵمەژینی ئاسن هەڵمەژینی ئاسنەکە لی ڕێی لێگریت چکە ئەوە ئەمە بۆ
ئەوەی ئاسن بگاتە جێ خۆی پێویستمان بە گواستنەوەیە کەچا ئەخۆیەوە ڕێگر دەبی لەوەی کە ئاسنەکان بگوازرێنەوە بۆ شوێنی خۆی تووشی کەمی ئاسن دەبێت. باشە دکتۆر منەوێ پرسیارێکی ترکەم زۆر جار لەناو خەڵک قسەیەک هەیەڵێن کەمی ئاسن جیاوازە لە کەمی خوێن ئەو جیاوازیەت چییە؟ لە کەمی خوێن کەمی خوێن تۆ چەند زۆرێک تێنی چەند هۆکارێک هەیە بۆ کەمی خوێن مەسەرەن لەوانێت کەمی خوێنەکە هۆکارەکەی بۆ ماوەی بی ینی تووشی مەسەرەن نەخۆشی تالاسیمیا بیان هەر نەخۆشیەکی تری کە ئەوانێت تووشی کەم خوێنی دەبن یان لەوانێ کەم خوێنەکەی لەبەر کەمی ڤیتامین B12 دەبێت نەک لەبەر ئاسن لێ ئەمە دەڵێن کەم خوێنی جیا لەگەڵ کەمی ئاسن کەس شەرت نییە ئەوەی کە کەم خوێن بوو ینی ئاسنی کەمە لەوانەیە نەخۆشێکی تالاسیم بە کەم خوێنە بەڵام ئاسنی زۆرە لە جسمی لەشیە لەوانەیە نەخۆشێک کە B12 کەمە ئاسنەکەی تەبێ نۆرمال ینی ئاسایی بێت. بەڵێ هەموو کەس لە ساڵدا پێویستی بە پشکنینی ڤیتامینەکان هەیە بە جۆرەی تەمەنەکەیە لە چ تەمەنێک پێویستە ینی ئەمە عادەتەن دەڵێن دوای 25 ساڵ پێویستە ئەوە بکرێ بەڵام زۆر جار لە منداڵانیش ئەگەر ئەو نیشانانەی کە باسم کرد لە سەرەتای بەرنامەکەیە ئەگەر دیتت ئەو نیشانەیە لە هەر کەسێک هەبوو پێویستە پشکنینی خۆی بکات لە ڤیتامینەکان ینی وەختێکمان نییە بڵێن هەموو ساڵێکیان ئەوە بە جۆرەی نیشانەکان ئەگەر نیشانەت هەبوو پێویستە سەردان بکەوت پشکنینی ڤیتامینەکان بکە. باشە ئەگەر هەیە بۆ نمونە لە وەرزێک لە کاتێکی دیاریکرا و نیشانەکان لەو کەسە زیاتر بە دەربکەوێت بۆ نمونە لە وەرزی سەرمایان لە وەرزی گەرما بە پێچەوانەوە ببێتە هۆکار ڤیتامینەکان زۆر کوبڵی هیچ ئەویان ڕەبتێکیان نیە لەگەڵ وەرزەکانە بەسیە ئەگەر ڤیتامین دیەکە لەبەرەوەی کە لە زستانە کەمتر ڕۆژ لێدا ئەوە بەس عیلاقی هەیە ئەگەر ئەوانی تر عیلاقیان لە زۆری ستایلی ینی مرۆڤەکەیە و خواردنەخوا و دەچتە دەرەوە یان نەخۆشیتری هەیە لەگەڵی کە زۆر زار لەوانێت کەمبوونی هەندێک ڤیتامین عیلاقی لەون کەسەیە هەبی کە نەخۆشیەکی مەسەلەن لە ڕێخەڵۆکە هەبێت ئەم نەخۆشیانە لە کوردستان بەپێی ئەو نەخۆشانەی دێنە لای ئێوەیان ئەگەر داتایەک لە بەردەست هەبێت هیچ مەترسێکیان بۆ سەرژیانی خەڵک دروست کردووە یان هیچ حاڵەتێکی لەو شێوەیە هەیە ڤیتامینەکان ئەگەر چارەسەر بکرێن هیچ مەترسێکی گەورەیان نیە ئەگەر چارەسەر ئەگەر وەختی خۆیان چارەسەر بکرێن بەڵام ئێستا بۆ نمونە B12 ئەگەر چارەسەر نەکرێت تەبان مەترسی گەورەی لە دوایە ئەگەر تەشخیص نەکریان ئەگەر نەبیندرێتەوە کەس مەشکلەکەی چێ هەر ڤیتامینێکی تریش. باشە زۆر سپاس دکتۆر هەواڵ حەسەن پزیشکی پسپۆڕی مایکرۆبایۆلۆجی زۆر سپاس دەست خۆش دکتۆر. کللتوری دەهۆڵلێدان بۆ بە ئاگاهێنانەوەی خەڵک لە شەوانی مانگی ڕەمەزاندا لە شاری ئۆرشەلیم مێژوویەکی کۆنی هەیە بەڵام ماوەی چەند ساڵێکە هێزەکانی ئیسرائیل بە بیانووی ئەوەی دەنگی دەهۆڵەکە بەرزە ڕێگا بە دەهۆڵلێدانی شەوان لە مانگی ڕەمەزاندا نادەن و خەریکە ئەو کللتورە لە شارەکە لە ناودەچێت. لە جادایان کەڤن لە ئۆرشەلیمێ محەممەد حاج بانگ دەگا داکو خەلک ji xewrabin û paşîva xwe bixwin. محەممەد ji bo heyema sê salan vî karî dike û dibêje ji bilî ku ev dab û nerît xweşiyê dixe dilê xelkê de ew beşeke ji kultura Filistînî. هذا الاشي طبعا برسم البسمه على وجوه اف تشتلي زاروق وتبايا خلق اورشليمي خوش دقه خلق درتكبن دري مالي خوا داكل مسحراتي بنيرن اگر خمنا رمضان نبا مسحراتي نبا رمضان نينا طبله على طبله وبيحكوا بالامثال دمشمر دوي شوي دنگي داهول دجاديان دبلن دبا پۆلیسên ئیسرائیلی jî hin caran rêgiriyê hemberûwan dikin. Li gor Mihemed dibêje ew ji aliyê polîsê ve tên armanc kirin û naxwazin kultura Filistînî zindî bimîne lê bêveşartin. هم بيدعوا انه بتزعجهم بس طبعا هي ما بتزعجهم هم بدهم يمحوا لگور او دبیجن جدنگ عاجز دبن لینا راست او دخوازن کلبورا فلسطینی به تایبەتی اورشلیم جناو ببن اورشلیم در رمضان دا تی خملاندن و مسحراتی بردوام هيا لی او دخوازن وان تشتان جناو ببن مسحرات في القدس دائما مميز طبلة على طبلة وبيحكوا في الامثال. دوی باجری دا تاخن مسلمانان جهوان و کریستیانان هر یک بتنه
لێبەری چەندێکی هەژمارێکژی جوان دەتەخن مسلمانان دانیشتە جێبوون ئەو یەکژی جهێ دلگرانیە خەلکە فلەستینە بوو. ئیوا عومەر، کوردستان 24. بەردەوامی لەگەڵتان وەچینە تەوەرێکی دیکە و لە تەوەری ئاینی ئەم شەو ببورن تەوەری هونەری ئەم شەوماندا باس لە ستایشی ئاینیەکەین. ئەویش لەگەڵ هونەرمەندێک کە ماوەی ساڵانێکی زۆر ئەزمونێکی دوور و درێژی هەیە لە بواری هونەریدا و لە چەبوارێکی جیاجیا کاری کردووە و بەرهەمی هەیە لە بواری ئاینیش بە هەمان شێوە. کامەران عەبدوڕەحمان هونەرمەند لێرە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە. کامەرانم کاتت باش، زۆر بەخێر بێ. سوپاستان دەکەم، سوپاس بۆ ئەم دەرفەتەی کە بۆتان فراهەم کردوم، سوپاس بۆ بەرنامەکەی بەڕێستان و سڵاو و ڕێز و حورمەتم بۆ تەواوی کارمەندانی کوردستان 24 بەڕێوەبەرشەوە. هیوادارم ئەم بەرنامەیە و دایان بەرنامەی ترتان هەبێ ئینشەڵڵا و هەر سەرکەوتوو و سەرفراز بن. سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی مسلمانان هەیە بۆ بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە. ومێد دەکەم لەخوا نزا دەکەین لەخوا دەپاڕێنەوە کە ئەم مانگە بێتە خێر و خۆشی و بەرەکەت بۆ تەواوی کوردستان، گەلی کورد بگاتە دواکەناری ئارامی خۆی و ئامانجەکانی خۆی، گەلی عێراقش بە گشتی ئارامی ڕووی تێ بکە. کامەران بینە سەر دوایین بەرهەمەت یا نوێترین کارت چی بووە؟ بەڵێ ڕاستی بێ ئێستا ماوەیە کە سەرقاڵی بەرهەمێکم بۆ شاری دووەکی ڕەنجین. ئێستا کاری میوزیکی کاری لەسەرەکەن میوزیک وەکو وەفایەک بۆ ئەو شارێک کە من و دەیان کەسی تری لە ئامێزگر لە ڕۆژانێکی سەخت و دژواردا خەڵکی لە هەموو شار و شارچکەکانەوە لە دۆگیستانەوە من وەکو بەش بە حاڵی خۆمەکو هونەرمەندێک ئەوەندەم پێکرێ خۆزی ئیمکانێتمە بۆیە پرۆژەیەکم کردایەتەوە لە شاری دۆک وەک وەفایەک ویستم بەرهەمێک پێشکەشی ئەو شارە بکەم. ئەم بەرهەمە لە هونەرەوەی برای خۆشەویستم شاعیر خاڵە ڕەشڕەوەندزی و ئاوازەکەی خۆم دامناوە ئامادە و دابشکردنی موزیک لەلایەن کاک برای بەڕێزم هونەرمەند کاک وەگر سعیدەوە دانراوە ئامادەی کردووە. باشە بینە ناوەڕۆکی بەرهەمەکە باس لە چیەکات؟ بەرهەمەکە بە ناوی دۆچی ڕەنجینە باسی خۆڕاگری شاری دۆگەکە باسی جوانەکانی دۆکەکە باسی ئەو پێشوازیە گەرمەی شاری دۆکە لە هەموو ئاوارەکان لە هەموو شار و شارۆچکەکان و هەروەها باسی قوربانیدانی شاری دۆک دەکات لە ڕووی شەهیدەوە چکە لە شەڕی داعش لە بیرمان نەچێت دۆکێکێک بوو لەو شارانەی کە زۆر زۆر زەرمەند بوون بەڕاستی جێی ئەسەف و جێی داخە شەهیدێکی زۆریدا لە پێناوی کوردستان بۆیە من شعرەکە هەم جوانی دەبەخشێ هەم خۆڕاگری شاری دۆک دەبەخشێ هەم پێشوازی و شاری دەبەخشێ کە دڵسۆزانە بە خەڵکی لێقەوما و ئاوارە و دەربەدەر و ئەو کەسانە گرتوتەوە و ئێستاش ئێمە لە سەردەمی ئێستاداش خەڵکێکی زۆری لێ لە هەموو نەتەوە جیاوازەکانە. کارەکانی ئەم بەرهەمە تەواو بووە؟ کارەکانی ئەم بەرهەمە ئێستا لە تەواوبووندایە بەڵێ چەند شتێکی تەکنیکی ماوە لەناو ئەم هەفتەیە ئیشەڵڵا تەواوە بێ موزیکی و ئەوجا دەنگی کەمەسەر. کەی بەنیازی بڵاوێکیتەوە؟ وەڵڵاهی بەنیاز بووم زووتر تەواو بێ بەڵام دیارە قسمەتەکەمان ئاوا بوو من حەزمە کرد لە ساڵیادی شاری دووەکە چونکە ساڵانە یادی ئەو شارە دەکەنەوە وەێ وابزانم دەڕۆژێکە بێ شاری دووەک یادەکەی بەسەر چوو وابزانم بەس ئیشەڵڵا لە حەزەکەم لە مناسبەیەکە لە بۆنەیەکە ئەو بەرهەمە پێشکەشکەم. بەڵێ کامەران بگەڕێنەوە بۆ دەستپێکی کارە یەکەم بەرهەم کە تۆمارێک کرد بەرهەمەکەت لە چ بوارێک هاتینەوە سەر یەکەم بەرهەم ساڵی 1992 بوو بە ناوی مەتۆرە هەر ئەو بەرهەمەش بووم بەڕاستی وای لێکردم لە کاروانی هونەری بەردەوام بم ئەم گۆرانیەش بەڕاستی نەک قسەی من نییە ینی قسەی تر تو کە گۆرانی دەوی بۆ خەڵکی دەڵێ بۆ جەماوەری دەی جەماوەرێکی بەڕاستی بەرفراوانیە بوو
سوپاس بۆ خوا کە توانیم موفق بم لەو بەرهەمەیە بۆیە دوای ئەو بەرهەمە ئیتر سوورم لەسەر لە کاروانی هوەری بەردەوامم چکە بەڕاستی خەڵکێک زۆر بە تایبەتی عاشقان و معشوقان ئەو بەرهەمە ساڕێژی برینەکانیان سەردەمێکە سلەیمانی لەوانەیە لای جەنابەت معلوم بێ لە سلەیمانی تەلەفینیان بۆ دەکردمەوە کا کامرا وەڵڵا شەو ڕۆژنێ ئەو بەرهەمەی زۆر کەس زۆر برادر تەلەفۆنی بۆ کردم وڵی بەسایی ئەو بەرهەمەوە من و دەستگیرانەکەم ئاشتەوە بووینە خەڵک ینی جۆی لێراگر دیارە پێی خۆش بوو دیارە چۆن دەڵێ گۆرانیش وەکو خواردن وایە سارە خان یان هەزمی دەکەی یان هەزمی ناکی گۆرانی هەیە تەماشاکەی قورسە زۆر ئین ئەحساس ڕانژی هەر گۆرانی بێ بەرهەمێکش کە ئەحساس و هەستی جوانی تیانە بوو سەرنج ڕان ناکێشە بۆی ئەو بەرهەمە کۆمەڵی ئەحساسی جوانی تیا بوو سوپاسی هەموو ئەو برابەڕێز و خۆشەویستانە دەکەم کە لەو بەرهەمەیە لەکوێ تۆمارت کرد ئەو بەرهەمە لە هەولێر تۆمارە کرد لە ستۆریۆ سازان لە سلێمانیش وێنەمان گرت بەبیرم دێت تا سەعات 4:30 بەیانی ئێمە لە وڵات 5 بەیانی مەلابانجی دائیمە لە تەسویر بووینەوە کۆی ئەو بەرهەمانەی تا ئێستا توانیوتە تۆماری بکەی چەندە؟ سارە خان چونکە من لە بواری سرودشدا بە کۆی گشتی وەکو گۆرانی من خاوەنی 38 بەرهەمی گۆرانیم وەکو سرودش خاوەنی 23 سرودم وەکو ستایشی ئاینیش 3 ستایشی ئاینیمەیە ئەم بەرهەمەی کە ئامادەشم گورەمەش ئەوەی کە ئاماژەم بۆ جەنابەت کرد بۆ بینەران گۆرانی دووەچی ڕەنگین ئەنی نزیکەی لەوێ 24 لەوێش 62 بەرهەمەیە دەستخۆش باس دەکەم کاکامەران لەگەڵ بینەرانە چینە بینینی ئەم بەرهەمەت کە ستایشی ئاینیە بە ناوی پادشا پێکەوە بینەرە بین و دواتر بەردەوامە پادشای ژین و بوونی ئەی خودا نووری لەسەر نور عاشقی تۆ لە دەروونمدا تێک دەشکێنێ وشەی سنوور تۆی پادشای ژین و بوونی ئەی خودا نووری لەسەر نور عاشقی تۆ لە دەروونمدا تێک دەشکێنێ وشەی سنوور ئەی خودا ئەی پەروەردگار پادشای ئاسمان و ڕووناکی نێو ڕووناکایی ئەی لادەری تاریکی ژین ئەی خودای پەروەردگار پادشای ئاسمان و زەوی ڕووناکی نێو ڕووناکایی ئەی لادەری تاریکی ژین الله 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 هم فدای نامی جوانت بەمیهیر و میهرەبانی تۆ لێبوردەی فراوانی چەشنی ڕێژنەی بارانی تۆ ڕۆحم فدای نامی جوانت بەمیهیر و میهرەبانی تۆ لێبوردەی فراوانی چەشنی ڕێژنەی بارانی تۆ سەیری دەشت و پێدەشت و چیە سەیری ڕووبار دەریا و زەریە شەو و ڕۆژ و ئەستێرەومان بەڵگەن کە تۆی خودای تەنیا
سەیری دەشت و پێدەشت و چیە سەیری ڕووبەر دەریا و زەریە شەو و ڕۆژ و ئەستێرە و بان بەڵگەن کە تۆی خودای تەنیە. دەستخۆش بینە سەر باسی ئەو بەرهەمە کەی تۆمارت کردووە؟ بەرهەمی پادشا وەسفی جوانەکانی خوددا دەکەم کە هەموو شتێک لەو گوێی ئەو زەمینە هەموو جوانەکانی خوایە دروستکراوی خوایە باسی ئەو جوانانەی خوا دەکەم بە ناوی پادشا هۆنراوەی زۆر بەڕێز و خۆشەویست پێشمەرگە و فەرماندە و شاعر و نووسەر کاکاوەی خسرە و کاوانیە ڕێز و حرمەت و سڵامان بۆ هەیە لێرەوە ئاوازەکەی خۆمە ئامادە و دابشکردنی موزیک کاک وەگرساییدە. بەڵێ لەکوێ تۆمارت کرد بۆ ئەمە؟ لە هەولێر تۆمارمان کرد. ماوەی چەندی خایە؟ وڵی ماوەیەکە بەس تەولیفمان کرد کاتی تۆمارکردنەکە تەولیفمان کرد وێنەمان نەگرت کلیپمان نەکرد فریان نەکەوتین کلیپ بکەین بە تەولیفمان کرد و ئەو بەرهەمە. بۆ ڕەمەزان ئامادەت کردیان؟ وڵی مەبەستەکە ڕەمەزان نەبوو بەس بۆ ڕەمەزان شێ بۆ دوای ڕەمەزان چکە وەسفی خوایە خوا پەیوەست نییە بەس بە ڕەمەزانەوە خوا جوانی لە هەموو کات و ئامساتێکا لەگەڵتایە پێویستە لە هەموو کاتێک خواد لە بیر بێ. کاکامەران بەرهەمێکمان پێشکەش بکەیت؟ حەزم کرد لێرەوە ئاماژە بۆ بەرهەمە بکەم ئەوەی کە پێشێستا بۆ زەنابتانم باز کرد دووەچی ڕەنجین خەریکی ئەو بەرهەمەم ئەمە بەرهەمی نوێمە وەکو وەفایەک بۆ شاری دووە کۆپلێکتان بۆ لێم لێرەوە گویان لێبێ یەکەم جارە. دووچی ڕەنجین ماڵی هەمومان سەنگەری ئێستا و ڕۆژانی زوومان دووچی ڕەنجین ماڵی هەمومان سەنگەری ئێستا و ڕۆژانی زوومان دیمەنی جوانێت جێگای سەرنجە مێژوت گەشاوی خەبات و ڕەنجە دووچی ڕەنجین ماڵی هەمومان سەنگەری ئێستا و ڕۆژانی زوومان. دەستخۆش دەنگت هەر خۆش بێت. کاکامەران چەند گرنگە هونەرمەندان بەگشتی لە هەر بوارێکدا کە پەیوەندی بە هونەرەوە بێ کاریانە بێت مەبەستم ئاینیە دڵداریە ئیتر نیشتیمانیە. ئەوەی ڕاستی بێ ساراخان کەوتت هونەرمەند ئەمە ڕوویەکیتی بەڵام هونەرمەندە یە قابلیەتی ینی هونەرمەندە ئێستا زۆر کەسە لێ وڵات تو من خۆم ڕخنیان لێم گوتێت تو لە ستایلی کلاسیکەوە هاتی سەر ڕۆژەڵاتی و غەربی و چەند هەموو تێکەڵا من هونەر هەمووی هونەرە ئیتر غەربی بێ شەرقی بێ دینی بێ تەسەوفێ عیرفانی بێ سرود بێ بێ تو ئەگە قابلیەتی ئەوەت هەبوو مافی ئەوەتدا بە بەرهەمەکە هیچ کێشەیەک دروست نابێ. هونەرمەند پێویستە هەموو هونەرەکان بڵێ ڕۆمانسی ڕۆژەڵاتی بڵێ ڕۆژ ئاوایی بڵێ سرود بڵێ لەگە قابلیەتی بوو ینی بە تایبەتیگە قابلیەتی ئەو بەرهەمەیە بوو توانی حەقی خۆی بدا مافی خۆیدا بە پێویستە هونەرمەند خزمەت کات هەمووی هونەرە سرود هونەرە ستایشی ئاین هونەرە گۆرانی ڕۆژەڵاتی هونەرە گۆرانی ڕۆژ ئاوایی هونەرە. من وای بەباش دەزانم کە مرۆڤێ هونەرمەندێ قابلیەتی ئەوەی هەبوو با لە هەموو زانچکە ستایشی ئاینیش هونەرە هونەرێکی باڵایە زۆر لە سامی یوسف یەکێکە لەوانەی کە بەڕاستی کۆمەڵی بەرهەمی جوانەیەکە چ لە ڕووی تێکست چ لە ڕووی موزیک چ لە ڕووی دابشکردنی موزیک چ لە ڕووی دەنگەوە چ لە ڕووی سۆزەوە ناوبانجێکی جیانیە سامی یوسف و دەیا هونەرمەندی عەرەبمانەیە مصری کاتی خۆی زۆربەی زۆری هونەرمەندە گەورەکان ستایشی ئاینیان و ئێمەمە تازەنێ ناو خۆشمان هونەرمەندەکانی خۆمان زۆربەی زۆری
بەرهەمی هونەریستایشی ئاینی وتووە هونەرێکی باڵا لە دەیر زمانەوە شاعرە کلاسیکەکانشمان زۆر هۆنەراویان وستیە بۆ وەصفی خوا و وەصفی پێغەمبەر و ستایشی ئاینی و کراوەتە بەرهەمی هونەر. لە کاتی ئامادەکردنی بەرهەمێکی ئاینی هیچ کێشە و گرفتان بۆ دروست نابێت لە ڕووی تێکست و هۆنراوەیان لە ڕووی ئاوازەوە وەکو هەر بەرهەمێکی دیکە ئاساییەتوان کاری لەسەر بکەن؟ ئەوەی ڕاستی بێ ستایشی ئاینی جیاوازترە چونکە ستایشی ئاینی بەڕاستی تو وەصفی خوا دەکەی یان وەصفی پێغەمبەر دەکەی دەبێت بزانی چه ئاوازی یان سەرەتا دەبێت تێکستێکی وا بدۆزیتەوە کە بلوێ لەگەڵ ئاوازەکەیە دوایەوەی ئاوازەکە بە شێوەیە بوترێن نەکە تو ئاوازێکی دینیە لێ لە گۆرانی بچی ینی شێوەی گۆرانیان شێوەی هەڵپەرچێ بدێ ئیقاعەکەی لە ڕووی ڕیتمەوەش دەبێت بڕیتمێ بێ بگونجێ لەگەڵ ئاوازەکە و هۆنراوەکەیە ناکرێت و ئاوازێ بێنی باسی دین دەک بەس خوا دەکەی بچی ڕیتمێکی خێرایی بدەیتە ناکرێت دەبێ بەڵێ زۆر دەبێ من یەکێکم لەوانەیە کە تێکست هەڵە بژێرم ئەو لەسەر تێکستەکە کار دەکەم بە چەند ئاوازێک دەیگۆڕم یار بۆ خۆم دەیگۆڕم مەقامە شێوەی مەقامەکان دەگۆڕمە تا دێکم سەر و قەناعەتەی بە دوو سێ موزیکزانیشی گوێبیستی ئەلێم حەزەکەم من بەرهەمەم ئامادە کردووە حەزەکەم گوێبیستی بی ڕای خۆت ڕاوسەنجی خۆت لەسەر بێ ئەوزە کە قەناعەتم پێبوو زاسم تۆماری کا کامەران دوا پەیامت دواوەتت ئەتەوێت لێرەوە چی بڵێ؟ من لە سەرەتاوە لەوەتی گەنجم ئەلێم کوردستان لە خوای گەورە دەپاڕێنەوە هەمومان نزا دەکەین کوردستان بکاتە دوا وێستگە و دوا ئامانز و سەربەخۆی خۆی ساڵانێکی زۆر ئێمە خەباتمان کردە و قوربانیمان داوە هیوادانی خوددا لێ دەپاڕێنەوە نزا دەکەین لە مانجی ڕەمەزانی مبارەکە کە خێر و خۆشی و بەرەکەت و ئاسوودەی و ئارامی و سەرفرازی بەم وڵاتی ئێمە بەخشێ ئێمەش وەک هەر وڵاتێکی دی بەگەینە سەربەخۆی خۆمان و وڵاتی خۆمانەوێت ئێوەش هەر مۆفەق و سەربەرز و سەرکەوتوو بن سڵاو و ڕێز و حورمەتم دووبارە بۆ بینارانی خۆشەویست بۆ تەواوی کارمەندانی کەناڵی 24 و بەڕێستان دەستخۆش سارەخان کامەران عەبدوڕەحمان هونەرمەند زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاسدانێت دەستخۆش کۆتا ڕۆژی هەینی لە کۆتایی هەموو مانگێکی ڕەمەزان بە ڕۆژی جیهانی قودس دانراوە لە شاری سلێمانی سیمینارێکی تایبەت بە مێژووی قودس ڕێکخراوە و کاروان ڕەحمان پایەمنێرمان لەوێوە زانیاری زیاتر لەسەر ئەم ڕۆژە دەخاتەوە. بەڵێ سڵاو لێوە و لە بینەرانی کوردستان 24 دیارە لە ڕۆژی جیهانی قودس کاکاتە کۆتا ڕۆژی هەینی مانگی ڕەمەزانی پیرۆز وەکو ڕۆژی جیهانی قودس یاری کراوە لە زۆری لە وڵاتانی ئیسلامی و لای مسلمانان یادی ئەو ڕۆژە بەرز ڕاگیرێ بە چالاکی جۆرا و جۆر لە شاری سلێمانیش سیمینارێکی تایبەت ڕێکخراوە کە ئێستا دکتۆر زریان حاجی مامۆسایی بەشی مێژووی زانکۆی سلێمانی لە ڕوە مێژوویەکەی باسی ڕۆژی باسی قودسەکەوە ئەو سەردەمانی کە مسلمانان چوونێتە قودس و دواتر و دواتریش کە قودس داگیرەکەیەوە دواتریش دکتۆر سەباح بەرزنجی هەڵەتە ئەوم بیر نەچێ ناوەندی ڕێنوێن بۆ فکر و لێکۆڵینەوە ئەم مەراسیمی ساس کردووە و خەڵکانێکی ژێرەن و باشدارە بنەگەلێنە دکتۆر سەباح بەرزنجی مامۆسای زانکۆ دکتۆر سڵاو لێبێ کەمی دیکەرز جەنابەت هەر سیمینارێک دەبێت باسی چیەکەن لە ڕۆژی جیهانی قودس فەرموو. خۆی ئەم ڕۆژە ڕۆژێکی گرنگە لە ڕووی مێژوویی لە ڕووی حەزاری و لە ڕووی سیاسیەوە پشتگیری لە خەڵکی زۆر لێکرا و ستەم لێکراوی فەلەستین دەکەین پشتگیری لەوە دەکەین ماف بۆ مافدار بگەڕێتەوە بۆ خاوەن ماف بگەڕێتەوە هەر کەسێک بێ ئێمە وەکو میلەتی کورد کە میلەتێکی مافخوراوین پشتگیریەکەین لە میلەتێکی تر کەویش مافخوراوە یاسا ئاسمانیەکان شەریعەتە ئاسمانیەکان لەگەڵ یاسا مرۆییەکان داکۆکی لەوەکەن هەر کەسێ لەسەر خاکی خۆی خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆی بێ لەم ڕۆژەیە ڕۆژی ئەوەیە کە پشتگیری بکرێ لە گەلی فەلەستین بە تایبەتی لە ڕۆژی قودس لە شاری قودس کە شاری هەموو ئاینەکانە کە هەموو پەیڕەوانی سێ ئاینە ئاسمانیەکە بە ئاسوودەی و بە ئارامی تایە بژین بەڵام ئێستا ڕژێمی زایۆنیستی هاتووە بە ئیدعاەتی
ئوستورەیی و ئەفسانەی خۆی ئەوێ ئەو مافەزەوت بکە ئەوێ ئیرادەی خۆی بسەپێنێ بەسەر جیهانە ئەمە ئێمە قوبوڵی ناکەین وەکو لایەنی مسلمان ئیسلامی وەکو لایەنی کوردی وەکو خەڵکێکی زۆر زوڵم لێکراو ئێمە معاناتی گەلی فەڵەستین لە خەڵکی تر باشتر تێگەین. بەڵام دکتۆر زۆر سەرنجێکە خرێتە ڕوو گەلی کورد ڕێفراندۆمی کرد پشتیوانیی وای بەدەست نهێنا لەلایەن دەوڵەتانی عەرەبی و ئیسلامی ئایا ئەمە بەراوردێکی دروستن کە ئەوان پشتگیریان نەکردین تەنانەت تاکە وڵات لوبنان بوو لە وڵاتانی عەرەبی کە مەراسیمی پشتیوانی ڕێفراندۆمیشی تێدا ئەنجامدرێت تۆ لەسەر واڵێکی ئێمە پێمان وایە هەموو میلەتان داکۆکی لە کوردەکەن داکۆکی لە فەڵەستینیشەکەن ئەوەی کە بێسۆزە و بێمەوقیفە بەرابەر بە کورد دەسەڵاتە سیاسیەکانی ئەم ناوچێن و ئەوەشی کە بێمەوقیفە بەرابەر گەلی فەڵەستین هەر ڕژێمە خۆسەپێنەکانی دەوڵەتانی عەرەبن یعنی هەموو ئێستا دەوڵەتانی جیهانی ئیسلام پشگیرێکی ئەوتۆ نە لەگەلی فەڵەستینەکەن نە لەگەلی کوردیەکەن بەڵام ئێمە وەکو گەلانی مسلمان پشگیری لە دۆزی ڕەوای گەلی فەڵەستین و گەلی کوردستانی ژەکەین یعنی وانە کە خەڵک بێ هەڵوێز بێ بەرابەر گەلی کوردستان خەڵک بەڵام بێدەسەڵاتە میلەتە مسلمانەکان ئێمە زۆر کەس لە شخصیاتە بینین بە شانازی و باسی دەوڵەتی کوردستانەکەن بە شانازیش و باسی دەوڵەتی فەڵەستینەکەن ئێمە دەنگی جەماوەری ئەو خەڵکین دەنگی ئەو جەماوەرەمان لێرە بەڵێوەکو مێژووی یادکردنەوەی ڕۆژی جیهانی قودسکە کۆتا هەینی مانگی ڕەمەزانەکرێ ڕەمەزانی پێشوو بینم بێ لە 26 بوو بەڵێ ئەو ڕۆژە کەوتەوێ کەی ئەم ڕۆژە دیاری کراوەوانەوەکو مێژوو ئەو ڕۆژە لە ساڵی 1970 لەلایەن پێشەوای شۆڕشی ئیسلامی ئێرانەوە ئایەتوڵڵا ئیمام خومێنی ئەم ڕۆژە پێشنیار کرا و ئیعلانی بۆ کرا و لە زۆربەی وڵاتانی دنیا تەنان لە وڵاتە ئەوروپیەکانیش یادی لێ ئەکرێتەوە و خەڵکی دنیا بە موسڵمان و مەسیحی و تەنانەت یەهودی ئازادی خوازەوە داکۆکی لەگەلی فەڵەستین و داکۆکی لە قودسەکەن. سپاس بۆ جەناب دکتۆر سەڵاح بەرزنجی مامۆستای زانکۆ بێگومان من سێرچێکمە کرد بۆ زانیاری لەسەر ئەم ڕۆژە تەنانەت یەهودیەکان مبینی لەوێنە کە دکتۆر سەڵاح ناوێنە یەهودی ئازادی خوازەکان کە بەشدار بوون لە ڕۆژی جیهانی قودس وەکو پشتیوانی لە قودس. مامۆستا سڵاو لێ بێ ئەمە لە جەنابیش بپرسم ئەم ڕۆژە تا چەندە بەعدێکی بڵاسی ئاینی هەیە و پشتیوانی لێکردن ینی پێویستیەک بۆ مسلمان دروستەکە کە لێرە بۆ نە کورد پشتگیری لە قودس بکە. بنایخوای گەورە هەڵبەتە میلەتی کورد بەو پێی کە میلەتێکی مەزڵوم و سەملێکرا و چەوسێنراوە بەدە لەژای مێژوو زوڵمی لەسەر کراوە لەسەر خاکی خۆی لەسەر وڵاتی خۆی لەسەر نەتەوەی خۆی لەسەر کللتوری خۆی زیاتر هەز بە معانات و زوڵم و چەساوی نەتەوەکان و میلەتەکانی ترەکە ئەمە لەلانی نەتەواتیەوە لەلانی دینیشەوە ئێمە وەکو مسلمانێک داوامان لێکراوە خەم و ناڕەحەتی و ناخۆشی مسلمانان لە هەر شوێنێکی دنیا بێ بە خەم و ناڕەحەتی و ناسۆرەکانی خۆمانی بزانین بە بەشێک لە ناخۆشی و ناسۆرەکانی خۆمانی بزانین کاتێک کە مسلمانان لە وڵاتەیە ڕوبەڕووی چەسانەوە و داگیرکاری و زوڵم مستەمە بنەوە بێگومان پێویستە لە سەرشانی هەموو مسلمانێک لە سەرجەم جیهاندا هەڵوێستی هەبێ و ئەو ستەمە ڕەت بکاتەوە و ئیستنکاری بکە و ئیدانەی بکات. سەرکشم لە دکتۆر سەباح کرد مامۆستا باسەوە کرد هەندێک لە وڵاتانی عەرەبیش بەرامبەر کورد لە هەندێک دۆخە ئەنی پشتگیر نەبوون لەگەڵ معناتی کوردە نەبوون تۆ تا چەندە ئەنی پێ دوایە ئەوە ڕاستە ئێمە پشتگیری و پشتیوانی ئێمە لە سۆنگەی دینەوە سەرچاوە ئەگرێ و ئێمە بەڕاستی لە کاتی خۆیان لە شوێنی خۆیان و تومانە بالفعل وەکو ئێمە متعاطفین لەگەڵ هەندێک قەزەیە کە نەوعان ماڕەتی بە عەرەبەوە هەیە عەرەب نیو ئەوەندەیە خۆت کەمتر لەوەیش متعاطف نییە لەگەڵ کێشە و ناڕەحەتی و ناسۆرەکانی میلەتی کوردە دەسەڵاتە سیاسیەکانی وڵاتانەوە هەیە بێگومان ئەگەر وەکو کەسایەتی مسلمان بیر بکرێتەوە وەکو دین بیر بکرێتەوە ئەبێ قەزەی کوردیشی کە بێ لەو قەزیانەی کە چ ئەنفال چ هەڵەبجەی شەهید چ هەر ناڕەحەتی و ناخۆشیە کە بەسەر میلەتە هاتووە ئەبێ لە هەموو جیهانە وەکو قەزەیەکی ئیسلامی و مسلمانانە تەماشا بکرێ و لە هەموو جیهانەوە لە جیهانی عەرەبیشا پشتیوانی لێ بکرێ. زۆر سپاس بۆ زانیارەکانی جەنابیشت سپاس بۆ بەشداریت هەڵبەتە تەنها لێرە نییە کە یادی ڕۆژی جیهانی قودس بکرێتەوە بەڵکو هەر لە شاری سلەیمانی لە یەکێک لە شوێنە گشتیەکانی دیکە ئەم ڕۆژە بەرز ڕاگیراوە و مەراسیمی تایبەتی بۆ ڕێکخراوە و تەنانەت
داوا خەڵکیش کراوە کە بەشداریشی کاران هەبێ بۆی بزانن چۆن بۆ نوەکو مسلمانێک لەگەڵ معناتی برای مسلمانیان بەشدارە بن وەک مامۆستاش باسی کرد زۆر هەست بۆ کراوە کە لایەن هەندێک لە دەوڵەتانی عەرەبی ئەو پشتیوانیە نەبینراوە بۆ معناتی کورد بۆ دۆزەی ڕاواکانی کورد کە لە ماوەی ڕابردوو هەی بۆ تەنانەت لە ڕیفراندۆمی ساڵی ڕابردوو ئەوە بەباشی هەست پێ نەکراوە بەڵام ئەوە ئەخەنە پاڵ سیستەمە سیاسەکانی دەوڵەتانی عەرەبی هەڵبەتە لە ساڵی 1970 لەلایەن خۆمەینی بڵین سەرۆکی شۆڕشی ئیسلامی ئێرانی ئەو ڕۆژە دیاری کراوە لەو ساڵەوە لە 1970 بە فەرمی ئەمیادە لە چەندین وڵاتی مسلمانان و ئیسلامی دەکرێتەوە من ژەگەڕم و بەلایەوە. سپاس بۆ هاوکارمان کاروان ڕەحمان لە سلێمانی لەگەڵمان بوو پاشیفتان پێشکەشکرا بۆ هیوایی کە بابەتەکانجی سوودی ئێوە بوو بێت تاوەکو بەرنمەیەکی تر و دێنەوەلاتان کاتێکی خۆش بۆ هەمووتان خواتان لەگەڵ.